بەنای خۆی گەورە و میهرەبان جوانترین سڵاویەمەتان پێشکەش عزیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ با خۆشحاڵیەوە ئەمڕۆژ لا پرۆگرامێکی نوێ پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن با تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی لەگەڵمان. سڵاوتان لەبێت بیسەران و بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتتان لە هەر جێگەیەکەن هیوای تەندروستێکی باش و کامەرانی و بەختەوەریتان بۆ دەخوازین. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون. بەڵە بەرزانم ڕۆ دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردون کە تەوەری یەکەمیان باز لە سوود و زیانەکانی منداڵبوون دەکەین بە نەشتەرگەری. دەتوانین بڵێن لە ئێستادا لەناو خانماندا بە شێوەیەکی باو زیاتر خانمان ڕوو لە نەشتەرگەری دەکەن. دەتوانین بڵێن لە حاڵەتەوە بۆتە دیاردە. لەسەرم تەورەی گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری دکتۆرێک کە قسە و باسی زیاتری لەسەر دەکەین و زانیاری زیاتر لەم بارەوە بە خانمان دەدەین. وەروها لە چەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە بەرهەمی خۆماڵی و بەرهەمە کوردەواریەکان دەکەین بۆ پێی کە وردە بەرە وەرزی پاییز و زستان دەچین. زۆرێک لە بەرهەمە کوردیەکان وشک دەکرێن یاخود دەکرێن بە خواردن و بە چەندین شێواز لێ دەمرێت. وەروها باز لە گرنگیدانی هاوڵاتیان دەکەین بە بەرهەمە ناوخۆیەکان لەو بارەیە و میوانێکمان دەبێت کە خاتونێکی دێهاتی و لە دێهات دەگوزارێتەوە خاوەنی براندی بەرهەمی خۆماڵی گفتوگۆ زیاتر لەو بارەوە دەکەین کە بزانین تا چەند هاوڵاتیان گرنگی بە بەرهەمە خۆماڵی و ناوخۆیەکان دەدەن. بەڵە بەرزان لەگەڵ ئەم دووتەوەرە سەرەکێشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە بڕگەی کەشووە. فەرموون با پێکەوە بینەرین. وەڵە بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە سەر تەوەری یەکەمان و گفتوگۆ دەکەین لەسەر سوود و زیانەکانی مناڵبوون بە نەشتەرگەری. وەک پێشتر ئاماژەمان پێکرد کە لە ئێستادا زۆربەی خانمان ڕوو لە نەشتەرگەری دەکەن بۆ مناڵبوون وەک لەوەی کە بە شێوەیەکی سروشتی بێ. بزانین هۆکاری ئەمە بۆ لە ئێستادا لە حاڵەتەوە بۆتە دیاردە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆرە هودا مەحەدین پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون. دکتۆرە زۆر بەخێربێت، زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ تۆش. دکتۆرە سەرتا ئەگەر بەسێکی نەشتەرگەری مناڵبوونمان بۆ بکەیت زانین ئەمە چییە و چۆنە؟ نەشتەرگەری مناڵبوون ڕێگەیەکی ناچاریە بۆ مناڵبوون ئەگەر ڕێگەی سروشتیەکە ئەتوان بڵم مەحاڵە یە هۆکارێکی هەیە مثلا هۆکارێکی تەندروست ئەو خانمە ناتوانانی بە تەبیعی مناڵە ببێ. یعنی ئەو ڕێگەیە دروست کراوە چۆن بتم بۆت چۆن ئافرەت ئەگەر ناتوانانی بە تەبیعی بتبێ ئەو کاتە مەجبورە بن بە نەشتەرگەری مناڵەکە دەرەکەن. ئەوەش بریتە لە برینێکی ئەیکەن لە خوارزگی ئافرەتەکە بە برینی هەندی طبقەیەک لە زیگی ئافرەت بە برینی ڕەحم و ئەوانە مناڵەکە دەرەکەن بووە. زۆر باشە دکتۆر، بەڵام تۆ ئاماژە بۆکە کە ئەمە ڕێگەیەکی
ناچاریە بۆ ئەوانەی کە ناتوانن بە ڕێگەی سروشتی مناڵیان بەڵام لە ئێستادا ئەبینین کە ئەمە ینی بەڕاستی بۆتە دیاردە لە نێوان دەخان ماگە پرسیانە لێ بکەین نویان دەڵێن ئێمە بە نەشتەرگەری مناڵمان بۆ تەنها یەکدانیان لە ڕێگەی سروشتی مناڵی بۆ ئەمە بۆ ئەم حاڵەتە بۆتە دیاردە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە ئایا ترسی خانمان خۆیانە یانەمەیە کە پزیشکە بە ڕێزەکان خۆیان ئەم ڕێگەیان خۆشکرە بۆ خانمان کە بە ئاسانی نەشتەرگەری مناڵیان پێویستی هەیە بۆ نەشتەرگیری ینی ئینگلیزی ئەڵێن ئیندیکیشن یعنی پێویستیەکان نەشتەرگەری هەیە پێویستیکی پەیوەندی هەیە بۆ خانومەکەی خۆی هەیە پەیوەندی هەیەی بۆ مناڵەکە بە نمونەیەک ئەگەر هات مناڵەکە مەثەلەن بەسەر سەرهۆ نەهاتووە لەسەر لار هاتووە لەسەر سمتەوە هاتووە ئەوەش بوونی بە تەبیعیەکە ترسی هەیە لەسەر ژیانی مناڵەکە ئەو کاتە مەجبورە بن بە عملیات بکەنەوە یا ئەگەر هات پەیوەندیەکە بوو بە خانمەکە مەثەلەن خانمەکە کەوتووە بەسەر ژانەوە ینی کاتی مناڵبوونێکی سروشتی کەوت لەسەر ژانەوە بەس پرۆسەی مناڵبوونەکە بەروپێشەوە ناڕوە ینی یەک کێشەیەکی دروست بوو مەثەن لە ژانەکە یا ڕارەوەکەی مناڵبوونەکە یا مناڵەکە گەورەترە لە حەجمی خۆی ئەو کاتە مەجبورە بن بە عملیاتەکە بیکەنەوە بۆی بەس ئێستا بۆ دیاردە بۆ خانمان احتیمالێکی خۆی ئەو خانمە مەثەن بە قسە و باسی دراوسەیەکە برادێکە ئەوها ئەڵێ مناڵبوون بەم شێوەیە ئازاری هەیە ڕاستە مناڵبوون ئازاری هەیە واتە عادەش پاداش دەدە و ئێمە بۆ بۆنەی ئەو ئازارە هەمانە بەس ئەمە ینی بەڕاستی بەلایەنێکی سەرەکی ئەکەوێت لەسەر تەوعیە بوون بۆ ئەو خانمانە تایبەت بۆ ئەوانە زوو شووەکەن یعنی تەمەنیان خوار 20 ساڵە ترسیان هەیە لەو پرۆسەی مناڵبوونەکە ینی مەرجە ئەوانی کە تەمەنیان لە خوار 20 ساڵە بێ بە نەشتەرگەری مناڵیان ببێت نه ئەی ترسەکەی چیە کە ئاماژە بۆ ترسی هەیە کە لە بەسروشتی بیبێت مەسەلە ترسی خودی بوونی خۆیەتی بسوێتی لە برادێک لە کەسێکتر ئەڵێ ئەوها ژانەکە ئەکوژێتەوە ئەمری و ئەو بەزمانەی هەیە ینی یا هەیە مەثەن خانمێکی خۆی پێشووتر مناڵی هەبوو بە تەبیعی بەس بۆ بۆنەی ئەو ئەزمونە ناخۆشە بینیوێتی لە کاتی مناڵبوون نەشتەرگەری هەڵبژێری بوو جاری دووەمەکە زیاتر دکتۆرە و خانمانی کە پەنا بۆ نەشتەرگەری ئەبان لە تەمەنی خوار 20 ساڵەوەیان هەموو تەمەنەکانی تێدا بێجێ وەڵی زۆر بەجار ینی هەموو تەمەنەکان دیارە مەثەن هەیە ئەبین تۆ گەشت و بە 40 ساڵی و زیاترش ئەوێ بە نەشتەرگەری بێ وەکی چۆن ئەڵم بۆت ئەکەوێ بە بۆنەی ئەزمونونەکەی یا احتیمالێک ئەمە ئەڵێم ئەگەر خانمەکە خۆی نەشتەرگەرەکە هەر بەژاردووە یا ئەگەری هەیە مەثەن وێڵاشی مناڵەکە پێش کەوتووە یا ئەفرەتەکە تووشی نزیفێکی بوو یا تووشی زەختێک بوو ئەوانە ئەو کاتانە پرۆسی مناڵبوونی طبیعی بۆیان زەرلی هەیە بۆیان لەبەرەوە دکتۆرەکە خۆی ئەو کاتە هەڵبژێری نەشتەرگەری عملیاتەکە بۆیە زۆر باشە دکتۆرە بنیادی و ئافرەتە دەورە بینی بۆ نەگەر قەڵەو بێت زائیو بێت کامیان باشترەکە زۆر بەجار ئەو خانمانە قەڵەون توانای طبیعی بوونیان کەمترە بێتەوە بەس بە هەمان کاتێک نەشتەرگەری بۆیان زۆرتر خەتەریاتی هەیە لە ئەو کەسانە کێشیان طبیعی و ئاساییە کەواتە کێن ئەوانەی یاخود ئەو خانمانە کامانن کە بە هیچ شێوازێک نابێت بە ڕێگای سروشتی مناڵیان ببێت ئیلا دەبێت بە ڕێگەی نەشتەرگەری بێت کە ئەمە بەخواستی خۆشی نیە و ناچاریە وەکی ئەوەن چۆن ئاماژەم کردووە بۆت ئەگەر خۆی ئەمە لە سەرەتاوە یعنی وەکی بڵێن نەشتەرگەریەکی سارد چکە ئێمە نەشتەرگەری دوو جۆرمان هەیە سارد و کوتوپڕ ساردەکە یعنی ئێمە ئافرەتەکە خۆمان ئامادە ئەکەن کوتوپڕەکە ئافرەتەکە خۆی هاتۆ بۆ تەبیعی طبیعیەکە چشتی کڕوویە بوو بە کوتوپڕ ئەو ساردەکان وەکی وان چۆن ئەمە بۆت ئەگەر وێڵاشی مناڵەکە پێش کەوتووە ماشە ئەزانن ئەگەر خانمەکە چوو بۆ پرۆسەی مناڵبوونێکی طبیعی تووشی نزیفێکی زۆر بەقووەتە بێ یە خانمەکە زەختەکە زۆر بەرزە ناتوانانی بە طبیعی بێتەوە چونکە پرۆسەی زەختکردن ئەوانە زەختەکە ینی ئەو زەختە زیاتر ئەیکە بۆت کاتی مناڵبوون یا ئەو کەسانە بوون کێشی مناڵەکە گەورەترە لە یا حەجم مناڵەکە گەورەتر لە ڕێڕەوەکەی مناڵبوون یا ئەگەر هات مناڵەکە بەلاری بوو بەڵاتی خۆی بەدەر لەمانە خانم هەبووە کە لەوانەیە لە حملەکەی لە حەود مانگیا بوو بێت دکتۆر پێی وتووە کە تۆ بە هیچ شێوازێک نابێت بە سروشتی مناڵە ببێت ئەوە ئەگەری هەیە مناڵەکە ناڵم حەوت مانگی احتیمال بەتەنە زیاتر ئەوە چۆن ئەڵێنەوە ئەگەر خۆی مناڵەکە ئەفۆن وێڵاشی مناڵەکە پێشکەوتووە یە خۆی خانمەکە پێشتر زیاتر لە دوو نەشتەرگەریکی هەبوو مناڵ بوون ئەو کاتە مەجبورە بن بە عملیات بکرێتەوە زۆر باشەکەواتە باس لەوە کرد کە دوو نەشتەرگەری بۆ بکرێت ئەو خانمانەی کە لە ڕێگەی نەشتەرگەری و مناڵیان ئەبێت ئایا دوای مناڵێک یاخود دوای دوو مناڵ
لەوانەیە فکریان بگۆڕێت ئەتوانن دوجار بیر لەوە بکەنەوە کە لە ڕێگەی سروشتی و مناڵیان ببێت یاخۆ دوای چەند مناڵ ئەتوانی بە سروشتی مناڵە ببێت خۆی یەک نیشتەرگەری ئەگەر هەیە ئاخانمەکە ئەتوانێت چانس وەرە بگرێ بۆ تەبیعیەکە بە زیاتر لە دوو نەشتەرگەری چانسەکە تۆزی کەمترە بێتەوە بەڕاستی چونکە ترسمانە بێت ڕەحمی ئەتەقێتەوە کاتی مناڵ بوو ینی لە دوای دوو نەشتەرگەریش ناتوانێت نه دوای دوو نەشتەرگەری باشترە بە نەشتەرگەری بە عملیات ببێت بە نەشتەرگەری چەند جار دەتوانێت مناڵی ببێت بە نەشتەرگەری وڵای ئەمە چەند بتوانن نەشتەرگەرەکان زۆر نەکەن بەس ئەتوان بڵم بۆت هەیە خانمێک بە دوو نەشتەرگەریەکی ڕەحمەکەی پەکی کەوتو هەیە ئەبینی کێشتوت بە حوت هەشتم نەشتەرگەری کێشەی نییە بەس بە شێوەیە نەشتەرگەری دکتۆرچکە باز لەوە کراوەکە وتیان تا پێنجیش ئەویش پێنجی تر نهایەکەیت ئەویش زۆر بە زەحمەت ئەوەش ئەکەوێتەوە ینی بە وەستی نەخۆشەکە یعنی هەیە نەخۆش حەزەکە زیاتر لە 6 مناڵ بێ هەرێک نەخۆشێک هەیە مەجبور بوو بە هەڵاوە زگ دروستی کردووە ئەگەر حاڵەتێکی ئاوا هەبوو مەترسیەکانی چییە دکتۆرە بۆ باز دەکرێت دەوترێت بە نەشتەرگەری تا 4 مناڵ باشتر ئەتوانی کە ببینی پێش وەڵام دانانی تۆ ئێمە کاتی ئافرەتەکە خانمەکە نەشتەرگەریەکە هەڵبژاردووە مەگەر قسە بکەن لەگەڵی لە زیانی نەشتەرگەری بۆ ئەو کاتە بۆ کاتی حاضرەکە بۆ کاتی مستەقبالەکە بۆ کاتی حاضر ئەگەر ئەخانم هەڵبژاردە ئەن تۆ جەنابەت ئەگەر نەخۆشی کات و تەلای من ئەڵێن ئەمەوێ بە نەشتەرگەری بێ مناڵەکەم مەگەر نابێ لە 100% هاورە بم لەگەڵتە بڵێم ئەبێت و بەگەر بە نەشتەرگەری بێ ئللا ئەگەر خۆت هۆکارێکی تەندروستت هەیە بەس ئەگەر لەسەر هەڵبژاردن جەنابەت بێ تا حتا ئەگەر هۆکارت هەیە مەگەر بزانێ ئەگەری هەیە بەربوونی خێنتە بێ کاتی عملیات ئەمە زیانی نەشتەرگەری نەشتەرگێ بڵێ ئەگەری هەیە بەربوون تەبێ کاتی عملیات خێن بێ کاتی عملیاتەکە برینێکی بۆ ڕیخۆڵەکان برینێکی بۆ میزڵانەکان برینێکی بۆ ئەندامی زگەکەی تر یا پێویست بوو تێکردنی خوێن یا ئەگەر هەیەی نزیفێکی بە قووەت بوو پێویست بۆ دەرکردنی ڕەحم یا ئیلتیهاوکردنی شوێنی ئەمەلاتەکە دوای یا ئەلەوانە هەمووی خەتەرتر چییە جەڵتەبوونی بۆ سی خانمەکە یا بۆ مێشکی ئەمە هەر لە کاتی نەشتەرگەری نەشتەرگەری و دووسێ ڕۆژێک دوای ئەوەش ئەنجە ئەمە جگە لە ئازارەکە جگە لە ئازارم بوونەکە احتیمالێک دوایەوە تۆزری خۆڵەکان بە جوانی ئیش نەکان ئەگەری هەیە دوایش دیسەن دوای مناڵبوونەکەش تووشی ئەمەلیاتە بێ یا جارجار هەیە ئەڵێنە ئەو خانمانە ئەگەر ئەمەلیات بە ئەمەلیات بوون تایبەتەوەنە ئەگەر بە کوتوپوری ئەمەلیات بوون ئەگەری خەمۆکی دوای بوونی مناڵ زۆرترە لایەن دوای ئەوەش ئەڵم ئەگەر تو نەشتەرگەری هەڵبژاردووە لە 160 چانست هەیە تەنانەت دووەم جارەکە ئەتوان بە بەتەبێ بێ دوای یەکم ئەمەلیاتێک دوای ئەوەش ئەگەر چەند ئەمەلیات زۆرترە بێ چەند ئەگەری هەیە نزوکیەکەت زۆرترە بێ یعنی زت دروستکردن ناتوان بە ئاسانی بە بۆنەی احتیمالێک بۆ ڕەحمەکەت قاپاتە بێ یان نووسانەوەی کە بێت لەناو پۆشی ڕەحمەکەت ئەوەش ئەگەر نەشارێکی بە شێوەیەکی ناتابعی دروست کراوە یە بۆ بۆنەی ئەو ئەمەلیاتە احتیمالی کە هەیە ئەو وێڵاشە دوام جار دروستە بۆ حملەکەی تر ئەکەوێت لەسەر شوێنی برینی ئەمەلیاتی پێشترەکە زەرە لەبێت کاتی مناڵبوو کاتی حملەکە تووشی بەربوونی خوێنە بێتەوە یا وێڵاشەکە ئەنووسێتەوە بۆ دیوارە ڕەحمەکە دەرکردنەکەی زۆر قورسە بێت پێویستە بۆ بە دەرکردنی ڕەحم بۆ جارەکانتر ئەمانە مەگەر ڕوون بکەن بۆ خانمەکە دکتۆرە ببوورە قەت بووە حاڵەتانە لە هەرێمی کوردستانە ڕوو زۆڕی بوو زۆر زۆر هەیە ئەساگەر باسێکە لە نەخۆشخانەی مناڵبوونێک هەفتەیەک نەیە دووسێ دانە ئەو حاڵتانە نەبێتەوە چونکە بەڕاستی بە بۆنەی زۆربەی نەشتەرگەری مناڵبوونێکی ینی بوونی ناڵبوون بە نەشتەرگەری زۆر باشە دکتۆرە زۆرێک لە خانمان لە ئێستادا پەنا دەبەنە بەر نەشتەرگەری پێشوادی ئەو منداڵێکە لە دایک بێت بووی کە پێخۆشە بڕوارەکەی جوامێکە لە دایک دەبێت بە نەشتەرگەری منداڵە دەردێنێت ئەمە چ زیانێکی دەبێت خۆی مناڵ نابێت پێش 37 هەفتە ببێ لە دایک ئللا ئەگەر تەندروستی مناڵەکە خۆی لە ناو زگی دایکەکەیە ئەو حەملە زیانی هەیە بۆ خانمەکە ئەو کاتە پێویستە بن یعنی ینی گوێ ناکەم بۆ بڕوارەکە مناڵبوونەکە پێش کاتێک ئەیکەن بەس بە بۆنەی ئەنو هەڵبژێرم ئەو کاتە ئەوە بەڕاستی هەڵایە ئللا ئەگەر یعنی خۆی خانمەکە هات پێشتر نەشتەرگەری سوودفەتەن کەوتووە بڕوارەکە بە ئەو بڕوارەی خۆی هەڵبژاردووە دکتۆرە مەرجە ئەو خانمانی کە حملەکەیان دوانەیە بە نەشتەرگەری مناڵیان ببێت نەخێر ئللا ئەگەر یەکەم مناڵ لەسەر سەرەوە نەهاتووە یەک کێشەیەکی تر هەبوو لەگەڵ حملەکە زەختە خۆی خانمەکە پێشووتر دوو مناڵێک ئەفەن ئەمەلاتێکی تر پێشتر هەبوو یا وێڵاشێک پێش بوو یا خۆی مەثەرەن حاڵەتێک کوتوپڕ بوو ینی ڕیخۆڵی مناڵەکە
پێش مناڵەکە هات ئەوانە پێویستە بێ بە نەشتەرگەری بێت. کەواتەمانیژە بێ لە حاڵەتی یەکتۆ ڕابێت. دکتۆرە زۆر باشە هەندێک جارە بینین کە خانمێک دەچێتە ساڵی ولادە ئەبینی کە ژانێکی زۆرە بینێت زۆر جاریش باز دەوە کراوە کە سەری مناڵەکەش هاتووە بەڵام حاڵەتەکەی بێتە کووتوپڕ و ئەبرێتە هۆڵی نەشتەرگەری ئەبێ بە نەشتەرگەری ئەم مناڵە لەدایک بێت ئەمە هۆکارەکەی چیە بۆ چی ئەگەڕێتەوە زۆربەی هەستەکەم هۆکارەکەش ئێمەیە کە خانمان زیاتر لێ ترسن دکتۆرە ئەڵێ ینی ترسیەوەی هەیە کە ئازاری ژانەکەش ببینێت هەردوو ژانەکەش ببینێت و دوجاریش مناڵەکەی بۆ تەبیعی لەدایک نەبێ بڕاتە سەرکە خوشکەم یعنی خۆی هەموو کاتێک پرۆسەی مناڵبوونەکە دەست پێ کردووە مەرج نییە لە 100% لە تا کۆتایکە بە تەبیعی بێ چکە تو بەشرت هەیە بەردەم دەستت لە کاتی مناڵبوون هەم دایکەکە هەم مناڵەکە ئەگەر هات مناڵەکە تەحملیش ئەو ژانی مناڵبوون هەیە خۆی بەتەن کێشەیەکە هەیە مناڵەکە ینی تەحملی ژانی مناڵبوونەکە نەکردووە لێدان دڵەکەی هاتووە بە خوارەوە ئەو کاتە ئێمە ترسمانە بێت لەسەر مناڵەکە لەبەرەوە بە ئەمەلیات ئەکرێتەوە یا ئەو حاڵەتەکەی تو جەنابێت ئەڵێ سەری مناڵەکە هاتوبوو نەبوو بە تەبیعی ئەوە یەک کاتی ئەو کاتە ئێمە ئەدەنەوە بۆ خانمەکە بۆ دەرچوونی سەری مناڵەکە تێپەڕی کردووە یە هەمان کاتێک خانمەکە ئەبینن زۆر بێتاقەت بوو زۆر بە هیلاکی ئەڕواتەوە وەلو ئەمەش پێش نەشتەرگەریەکە ڕێگەی ترمان هەیە ینی ساحبکردنێکی بە جیهازێک بە پمپێک بە ئەوانە هەوڵدەن لەگەڵ خانمەکە ئەنج دوایەوەش ئەدرێتەوە بە ئەم ئەیبێنەوە بە ئەمەلیات هۆکارەکەی ئەمە چییە بۆچی لەو حاڵەتانە تووشی و حاڵەتە زۆر جاریش بازەوە دەکرێت کە خانمان لەم حاڵەتانەیە دکتۆرەکان بڕیاری تەقەڵیان بازەوەش دەکرێت کە تەقەڵیش هەندێک زیانی تایبەتی خۆی هەیە بۆ سەر ئەو خانمە تاوان خۆی تەقاڵ پێویستی هەیەی پێویستیەکان چییە؟ ئەگەر هات حوزی خانمەکە ئەو شۆنی خانم کاتی مناڵبوون ڕقە تاسکە تایبەت بۆ ئەوە بە ئەو کەسان نۆبەرن یان ئەزمونیان نەبوو پێشتر مناڵبوونێکی تەبیعی ئەو کاتە حتە درانەوەیکی ئاسایی نەبێتەوە بچور لەنەو کۆمی ئافرەتەکە یا شۆنێکتر بریندارەکە لە زەی ئافرەت ئەو کاتە مەجبورەکەن تەقەڵێکی ڕێک بکەن خۆمان ئەو تەقەڵ دوای درونەکەی ئاسانتر دکتۆرە بۆچی پێشتر بڕیاری نەشتەرگەری نادەن لە کاتێکدا کە دەزانم خانومە حوز لەوانەیە بچوک بێتونێت ئەو تەقەڵە خوارەوە ئەیکرێتەوە زیانەکانی و کێشەکەی زۆر کەمترە لە ئەمەلیاتەکە یعنی ئەو تەقەڵەوەکی تۆ چۆن دەستت بریندارە بێت کوا دەستت بریندار بێت کوا دەستت برینەکەی هەموو لایە بێت زۆر باش فەرقی زۆر هەیەی زۆر باشە باسی زیانەکانی کرد بە نەشتەرگەری بۆ سەر خانمەکە بۆ سەردایکەکە ئایا نەشتەرگەری زیانیشی بۆ سەر کۆرپەلە دەبێت زۆر جار قسەیەک هەیە کە باوە بازلەوە دەکرێت و مناڵانەی کە لە ڕێی نەشتەرگەریەوە لەدایک دەبن بەراورد بۆ مناڵانی کە لە ڕێگەی سروشتیەوە لەدایک دەبن کەمێک کەم چالاکتر و تەمەڵ ئایا ئەم ئەوە هیچ ڕاست بە بۆنەی چالاکی و تەمەڵیەکە ناکرێتەوە ئێمە کۆکی چۆن وتم ئەگەر هات مناڵەکە بە تەبیعی بوو کاتی ئەو زەختکردن لەسەر ئەندامی زێ ئافرەتەکە ئەکەو لەسەر مناڵەکە ئەو ئاوا لە سی مناڵەکە دەرەچێ ئەوە بە شێوەیەکی تەبیعی دەرەچێ بەس بە کاتی نەشتەرگەرەکە ئەو ئاوا مەگەر خۆمان دەرەکەن بەس ینی بە جیهازێک دەرەکەن فەربەرەوە ئەو کەسانە ئەگەر مناڵەکە خۆی کێشەی نەبوو احتیمالی کە هەیە تۆزی هەناسەتونی کێ بێت و دوای بوون ئەگەر بە نەشتەرگەری بوو زۆر باشە خاتو دکتۆر ئەگەر لە بیدایەتەوە چاودێری بکرێت ئەو خانمە چاودێری خۆی بکە سەردانی پزیشکی پسپۆر بکە دەکرێت بوترێت ئەو خانمە ناگاتە نەشتەرگەری ئەتە چاودێری گرنگە لەو پرۆسەیەدا ئەو چاودێری ڕاستە گرنگێت نەکتەنانێت بۆ کاتی مناڵبوونەکە وەکی چۆن بتم بۆت هەندی هۆکارێک هەیە ئێمە مەجبورە بن نەخۆشەکە ئەمەلیات بکرێت یعنی یەکێک لە هۆکارەکان ئەگەر نەخۆشەکە بە نمونەیەک نەخۆشی شەکرەی هەیە ئەگەر ئەو کەسانە نەخۆشی شەکرەی حاملیان هەیە تەسیرەکە لەسەر مناڵەکە قەڵەوترە بێ ئەگەر قەڵەوتر بزیانی هەیە بۆی بە تەبیعی بدبێ لەبەرەوە ئەگەر هات لە سەرەتاوە چاودێرەکە باش بوو شەکرەکەی کۆنتڕۆڵ بوو ئەو بە زمە دروست نابێتەوە مناڵەکە قەڵەوە بێ پێویستمان بێ بە ئەمەلیات بێ زۆر باشە دکتۆرە لە وڵاتانە ئەبینین کە لیژنە پێکەیەندێت ینی ئەو خانمە هەتا نەگات حاڵەتێکی زۆر زۆر ناچاری ئەگەر خۆشی خواستی لەسەری هەبێ ئەگەر ترسیشی هەبێ هیچ گوێی پێنایەن هەر بە سروشتێ بێ و مناڵی بێ ئللا مەگەر حاڵەتێکی کتوپڕ و تەواریە بێت لێرەش دەبینین کە لیژنەش هەیە بەڵام بۆ لێرە ئەم حاڵەتە بۆتە دیاردە بۆ لێرە ئەمە تۆزی ئەنی مشکلەکە
تۆزی ئیشێکی زۆر پێویستە بکرێت لە یاخۆ با پرسیارەکەم زیاتریش بکەم بۆ لە نەخۆشخانە حکومیەکاندا لیژنە پێکێنرێ لیژنێکی دکتۆرەکان خانمەکان مەبەستمە کە لەگەڵ پزیشکی باڵتنی کە هەموو لیژنەیەکیانێ بەڵام بۆ ئەبێت لە ئەهلیەکاندا نەبێت ئەمەش پێ دوانی هۆکارێک بە وای کردبێت کە خانمان کە دەچنە ئەهلیەکان بەخواستی خۆی بڕیارەیات و نەشتەرگەری خۆی باشتر ئەگەر لە ئەهلیەکان بێت بەس چونکە تەطبیقکردنی ئەم قەرارە تۆزی قورسە بڕاستی ئەم بریارە تۆزی قورسە لە ئەهلی دروست بکرێت ئەنجا ئەگەر هات بەوەستی نەخۆشەکە لە نەخۆشخانەی حکومی بە بەلاش ئەمەلیاتەکە بکە کەواتە تۆ نەک لە دەیەدا مناڵ نەخۆشەکان بە ئەمەلیات بێنێ ئەتوان بڵم لە سەدەدا لە دەی سەد ئافرەتەکان ئەمەلیاتەکەن یعنی ئەوە ئەگەر بە بەلاشی بەس بەڕاستی ئەمە بۆت ئەگەر هات نرخی ئەمەلیات لە ئەهلیەکان بەرز بوو نەخۆشەکە هەڵ نابژێرێ بۆ ئەمەلیات ببێ ئەین تۆ پێ وایە بە بەرز بوونەوەی نرخی نەشتەرگەری لە ئەهلیەکاندا ئەمە وا لە خانمان بکەن پەنا بۆ نەشتەرگەری نەبن نەشتەرگەری بناو بەبێ ویست ئەخمە بەستمەوەیە کە خواستی خۆیەتی ئەوە ئەگەری هەیە ئەگەری هەیە ئەدبێ زۆر باشە دکتۆرە زۆر جار دەبین لە ئەوروپا ئێستادا شێوازێکی نوێ دەگرنە بەر بۆ لە دایکبوونی و منداڵەویش ئەو خانمە لە ناو ئاودا ئەو منداڵی دەبێت ئایامە لەرمی کوردستاندا جێبەجێ دەکرێت و ئایا سوودی دەبێت ئازار کەم دەکاتەوە بەڵێ ئازار کەم دەکاتەوە بەڵێ هەیە نەخۆشخانەیەکی خۆشخان هەندی نەخۆشخانەیەکی هەیە ئەو پرۆسەیە ئەیکەنەوە ناڵبوونێکی لە ناو ئاوە دکتۆرە ئەو دەرزیە کە بەکارهێنرێت بۆ مەبەستم نیوبەنجە خانمان کاتێک کە نەشتەرگەری ئەنجامەدەن هیچ کارگەریەکی لەسەر کۆرپەلە دەبێت ئەگەر هات کۆشی ینی ئەو بەنجە ئێمە ئەدەنەوە جارجار سەختی ئافرەتەکە دابەزێنە ئەگەر سەختەکە بە شێوەیەکی دابەزێت ڕۆشتنی خوێن بۆ وێڵاشی مناڵەکە کەم بوو ئەگەری هەیە لێدان دڵ مناڵەکە کەمە بێتەوە ینی بە هۆکاری ئەو بەس بۆ هۆکار ئەوە بەس خۆیان ینی زۆر بەجان ئەگەر ئەو بەنجە ئێمە هەڵمان بژارێت طبعا مغەدەیەکی چاکەدەن بۆ ئافرەتەکان نایەڵێن زەختی دابەزی حتى تەسیر نەبێتەوە لەسەر مناڵەکە زۆر باشە دکتۆر ئێستا شێوازێکی دیکە هەیە کە دەوترێت شێوازی لەدایکبوونی سروشتی بە بێ ئازار جیاوازی ئەم سروشتی بێ ئازارە لەگەڵ نەشتەرگەریە چیە چونکە پێم وابێ ئەگەر بە هەڵەیان نەچوو بم بازەوە دەکرێت کە ئەویش دەرزیەک و بەکارهێنرێت نیوبەنجە پێم وابێت بەڵێ نیوبەنجە لە پشتەوە ئەدرێتەوە چه جیاوازیکیە لەگەڵ نەشتەرگەریە چونکە زۆربەی خانمان باز لەوە دەکەن کە ئەو دەرزیە و هەر بۆ بەکار بهێنرێت بۆ بە نەشتەرگەریەکە نەیکەم بۆ ئەبێ بچم هەر لە ڕێگەی سروشتێکەوە بیکەم ئەزان چۆن نەشتەرگەری وەکی چۆن لە سەرەتاوە باسم کردووە زیانی زۆری هەیە باشە بینەمە تەبیعی زیانی کەمە چونکە ئەگەر تەبیعی زیانی هەبوو خۆ تەعالە دروست نەکردو بۆ لای خانمەکە ئەوهانیە ئەو نیوبەنجە بەکارەکرێتەوە بۆ مناڵبوونێکی سروشتی حتى ئەو بەزمە ئەمەلیاتەکە کەم بکە بۆمە یعنی ئێمە ئەو دەرزیەیە ئەو بەنجە بەکارەکەن کاتی مناڵبوونی سروشتی ئەو بەنجە هەمان بەنجەکە بەکارهێنرێ بۆ نەشتەرگەری یان جیاوازی هەیە ئەو دەرزیە سیرکە ئەوەش فەرقی هەیە ئەو دەرزیە بەکارەکە بۆ مناڵبوونێکی طبیعی درێژایەکە بەدەستی دکتۆرەکەیە بۆ کاتی مناڵبوونەکەیە یعنی ئەوان بەکارەکەن بۆ نەشتەرگەری ئەو پەڕی تقریبا ساعت و نیوێک ئایخانی ئەو بەنجە بینەمە ئەوەش ئەڵێنە پێ ئەوترێ ئەپیدیورە ئەوە هین بۆ مناڵبوونێکی سروشتی بەبێ ئازار دراژ بەکارەکەن ئەتوانیت بۆ هەر چەند وەختێک ئێمە پێویستمان بوو بەکار بکەنەوە ئەتوانین بڵێن بەکارێنانی ئەو دەرزی هیچ ئازارێکن نایەڵێت بڵێن لە کاتی سروشتێک ئاخر هەر ئازاری ئەبێت خۆی ئازار فەرقی هەیە لە هەستی ئازار يعني ئازار مثلا احتمالێکی هەیە بین شخص و شخصێک بەرەکەوێت بەس حس ئافرەتەکە زۆر بەجار حس پێکە بە قورس بوون لە ناو لەشی ئەوە هەستەکەی ئازاری نییە ئەو دەرزیە زیانی نابێت وڵی ئەو دەرزیە زیانەکان چێ مثلەن جارجار وەلو ئەوە ئەگەرەکەی زۆر کەمە یعنی تووشی شەلێکی قاچ و ئەوانە ئەکرێتەوە یا هەوکردنێکی لە ناو مێشکی ئافرەت لە دەمارەکانی پشتەوە دروستەکەوێت ئەمەش هەر بە هەمان شێوازی نەشتەرگەری ئەو زیانانە ئەبێت بەڵێ دکتۆرە هۆکارەکەی چیە زۆر جارە بینین کە ئەمە لە زۆربەی خانمانە ئەمە ڕوویاوە کاتێککە بە نەشتەرگەری مناڵی ئەبێت دوای دووسێ ڕۆژێک ئازارێکی زۆر لە مل لە پشت دروست دەبێت لەسەر ینی تەنانەت ناتوانانی دانیشی هەر دەبێت بە ڕاکشانە بە پشتا بکەوی هۆکاری ئەم ئازارە چیە بۆچی ئەگەر خۆی زیاتر بۆ نیوبەنج شروع ئایا لە کاتی نیوبەنج زەخت زیاتر دابەزێ بەس هەندی ڕێنمایەکی هەیە ئەگەر خانمەکە جێبەجێ کردووە ئەو تووشی ئەو ئازارە نابێت ئەو خانمانی کە بە نەشتەرگەری مناڵیانە بێت دوای چەند کاتژمێر ئەتوانن شیر بە کۆرپەکەیان بن
ئەگەر نیوبەنج بوو ئەتوان بە هەمان کاتێک یانی یەکسەر کاتی دەرچوو لە ژووری ئەمەلیاتەکە ئەتوان بدرێتەوە. بەسمەیە ئەبێ ئەو 6 ساعتەی کە دادەنرێت کە هەڵنەسیتەوە تاو بەنجە بەرەیە نابێ شیر بۆ مناڵەبێ ئەتوانی مشکلێنی ئەگەر کەسێک ینی مناڵەکە بە جوانی بگری بۆی ئەتوانی بدە شیرەکە بەس بەنجی ئامەکە حەزەکەن ئەوە تقریبان 4 ساعتێک زیاتر تێپەر بێت تا ئەو دەرمانانە لەشی ئافرەت بەنجی تیا ئەمە لە بەنجی ئامە باڵە لە بەنجی ئامەکە. زۆر باشە دکتۆرە بینەوە سەر مناڵبوون بە سروشتی ئایا بەپێی تەمەنەکان جیاوازیە چکە زۆر جار بازەوە دەکرێت ئەگەر خانمێک گەنجتر بێ مناڵتر بێ لەوانەیە مناڵبوونی لە ڕێی سروشتیەوە کەمتر ئازاریە بێت یانەی ئاسانترە بێت وەک لەوانەی کە کەمێک بە تەمەنترن ئەوانی کە بە تەمەنن حملەکەن مناڵبوونیان دوا ئەکەوێت ناڕەحەتترە بێت ئایا ئەمە بوونی هەیە و ڕاستە لە علمی تووبە؟ نەخێر شتیوانیە؟ ینی لە کەسێک مثلا من بڵێ بخانمێک یەکەم زگەکەیەتی بە 30 ساڵی بوو ئەوەی تریش بە 20 ساڵی بوو بڵێم 30 ساڵێکە ئازارەکە زۆرترە لە 20 ساڵەکە ئەوە ئەکەوێت لەسەر هەستی نەخۆشەکە بۆ ئازار هەستی من و تو فەرقی هەیە بۆ ئازار وایە لە خانمێکە بۆ خانمێکی تر جیاوازێ بەڵام دکتۆرە زۆر جار بینیومانە و بیستوشمانە ئەو خانمانەی کە لە تەمەنێکی بۆ نمونە لە تەمەنی 40 ساڵی بەرەو سەر زەواجەکەن بۆ هەمیشە دکتۆر بڕیارەیات کە مناڵ یەکەمی بە نەشتەرگەری ببێت. وڵی ئەوە ئەتوانین بڵێن بۆت لە 100% چاک ڕاست نییە بەس جارجار ترسە بێ لەسەر کۆرپەکە ئەڵێ تو چانسی زیگی ترت کەمە بۆ تۆ بە ئەو ترسە نەخەن لەسەر کۆرپەکە کاتی مناڵبوونەکە تووشی بەزمێک بێتەوە بۆی کێشە ئەبێتە کۆرپەکە لە دەستپانچە بەس ئەوە هەڵایە نابێت بدرێتەوە بۆیە ئللا ئەگەر خۆی وەکی چۆنتم ینی پێویستیکی تەندروستی ینی لەسەر ژیان نەخۆشەکە یا ژیان مناڵەکە هەیە پێویستی بە نەشتەرگەری بێت. زۆر جار کۆرپەل لە دەرەوەی ڕەحم پێم وابێت دروست دەبێت دێن ئەو پزیشکان لەوانێ ئەو بەشەی لا بەرنامە چ زیانێکی دەبێت خۆی زۆر بەجار لەسەر بۆڕی ڕەحمەکە دروستە بێ هێلکەدان دروستە بێ ئەوە ئەگەر هاتووە تەقی بوو پێویست بۆ دەرکردنی ئەو بۆریە زەرەلەکە کەمترە لە منفعاتەکەی چونکە ئەگەر تو لا نابی ئەو بۆریە ئەگەری هەیە نزیکە بێ نەخۆشەکە بە نزیکەکە بمرێتەوە یا ئەگەری هەیە ئەگەر بمێنێتەوە دووبارە ئەو حاڵتە ڕوویە دووبارە دەتوانێت چانسی مناڵبوونی هەبێت بەڵێ ئەگەر بۆرەکەی تر تەبیعی ئەتوانێت. دکتۆرە ئەوترێت ئەو خانمانی کە بە نەشتەرگەری مناڵیان دەبێت سێ جار ئەگەری مردیان زیاترە وەک لەو خانمانی کە بە ڕێگەی سروشتی مناڵیان دەبێت هۆکارەکەی ئەمیش هەر ئەو زیانانەیە کە باسی زیانەکانی ئەمەلیاتۆکی چۆن وتم بەربوونی خوێن جەڵتەی سیەکان و مشک سڕکردنیش لەوانەیە هەردووی هەبێت بەڵێ تا خۆی زیانی بەنج هەیە. زۆر باشە دکتۆرە بزانم دوا پێیان و ڕێنمایی چێ بە خانمان فەرموو. وڵی من یان هیوادارم هەموو خانمێک هەوڵی مناڵبوونێکی تەبیعی بکە ئەگەر کێشەیەکی نەبوو پێشووتر باشە پێش کێشەیەکی کاتی حەمل نەڕوونەیە بۆی هێ کاتی مناڵبوونەکە ڕوونەیە هەیە خانمێک ئەترسی لەو پرۆسەیە ینی باشترە بەرنمەیەکی بێ پرۆگرامێکی بێتەوە بۆ هۆشیاری ئەو خانمانە بە ئەو ترسە لە ڕاوکەیەکان لە کاتی مناڵبوونێکی تەبیعی با بڕواتەوە یعنی مناڵبوون پرۆسەیەکی تەبیعیە یعنی اعتیادی ئەدرێتەوە بە ئەو ترسە لە دڵیان دەرچوو و ئەگەری تەبیعی بوونەکانش ئینشاءڵڵا زۆرترە بێت و بە ئاسانی ئەدێت. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە هودامە حەدین پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون زۆر سپاس بۆ ئامادەبوونێت زۆر بەخێر بێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دوجار دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. بەڵازان و خۆشەویستان دانیشتوانێک لە گوندێک لە ئاکرێ دانیشتوانەکەی خەریکی بەخێوکردنی ئاژەڵ کە تیایدا لەو گوندەدا زیکەی 7000 ئاژەڵ بەخێو دەکرێت پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین.
أبا كنت الراس العين حسن أغويا نافي من إبراهيم عبد الله هين شغل كان خدي موزبي متى عندك دوبس بخورات كي كروبيتا عندك مثلا سبيس مرقايا عندك بخور مثلا حيوان الراد قريد شتاتشاي هاي هيك شو راح تتكلم بلي والله هي انتفاع بلي أري والله فاي منفعات اللي تبيننو خيري اللي تبيننو شو اللي بيقول ده أبيع خد أخو عمراتي خو من شوانيا كره عمراتي أول بتشوك إلا شواني دبر أوكريا نجيك أوكريا جيونا ما يصرف حمولتي بخو خدون كاين يجو رزق دست خودی دو هاد باشه نواتش هی باشه دست خودی دو همه مال خر مالا دو بسیار خر مالای هی همه مالای هی هری که شلوخو هی که مال خویج قسمته برو قسمته استفاده الحمد لله عنده جو باشه عنده جو خساره بس علف بدنا ما علف بدنا برو حكومت علف بدنا ما هو كوريو ما بكت بلا بو بيدي ما شاب شو الحيوان كذي بلا ابو كذي بلا بو بيدي ما بلا باش بردوام بشكل من شاب بردوام من اج بمر بشكل من حاب بردوام من جونا ما سيرفيس ولا قن خرا بلا شنو مدرسه وهوري مسكن دشن هوري ما كان وشنو مدرسه خو وبشتين شو لك بده هو كوريو ما كان هو كوريو ما علف الدني قول كود دني شري قول الدان دكتور تيت شو لو ما أبيع وڵاتزان و خۆشەویستان پەیامنێرانمان وەردەگرین زانین زانیاریەکان چین لە شار و شارەشۆکان سەرەتا دەچینە پارێزگای سلێمانی پەیامنێرمان ڕامیا ڕوسمان وەردەگرین ڕامیا سڵای خوارد لێبێت و زانیاری و چالاکیەکان چین لە سلێمانی بەڵێ سڵای خواتان لێبێت دانیار دیارە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی پاشکەمەی دیکە کۆنگرەی ڕۆژنامانی هەیە ئەنیستیتوتی پێی بۆ ینی پەرۆدە گەشەپێدان خولی بەهارەی پەرلەمان ئامارێکی ئامادە کردووە ڕای دەگەێنێت دکتۆر سەروەر زانیاری زیاترم پێدا لەسەر ئەو راپۆرتەی کە بۆ خولی بەهارەی پەرلەمان ئامادەیان کرد دکتۆر سڵاو لێبێ ئەو راپۆرتە باز لە چیە کات و ڕۆڵی پەرلەمان لە خولی بەهارەیە چۆن هەڵەسەنگێنن زۆر سپاس ئێمە وەکو کاری هەمیشەیمان وەکو ئینستیتوتی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان کە ماوەی 8 ساڵە چاودێری پەرلەمانی کوردستان دەکەین هەر 6 مانگ جارێک راپۆرتمان بڵاو کردوتەوە سەبارەت بە خولی گرێدانەکان ئەم راپۆرتە هەڵسەنگاندنێکە بۆ کارەکانی خولی بەهارەی ڕابردوو کە کرا کە لە 1 ئازارەوە دەست پێ دەکات تاکو 31 ئابی ساڵی 2021 لەم راپۆرتەدا هەڵسەنگاندن بۆ پەرلەمانی کوردستان کراوە بۆ
لە ڕووی یاساییەوە یاسادانانەوە ئایا تا چەند پەرلەمان سەرکەوتوو بووە و لە ڕووی چاودێریکردنەوە ئایا دیسانەوە بە ئەرچخۆی هەڵساوە و هەروەها دانانی بودجە و دانیشتەکانی پەرلەمان مەسەلەی پێشێلکردن و جێبەجێکردنی پەیڕە و هەروەها کۆمەڵێک بابەتی ترە سەبارەت بە لیژنەکان سەبارەت بە کۆی ئەدای کاری پەرلەمان لەم راپۆرتەدا هەڵسەنگادری بۆ کراوە. لە ڕووی یاساییەوە ئەو پرۆژە یاسانی کە دەرچوون ینی هەڵسەنگاندتان بۆی چۆن بۆ لە راپۆرتەکەیە ینی پێتان وایە بەپێی پێویست ئەو پرۆژە یاسانی کە پێویست بن دەرچوون؟ لەم خوڵی پەرلەماندا تەنها 9 یاسا دەرکراوە. لەو 9 یاسایش 2 یاسایان هەمواری یاساکانی پێشتر بووە، 2 یاساشیان بەرکاری یاسای عێراقی بۆواتە پەرلەمان تەنها 5 یاسا بۆ خۆی داڕشتووە و دەری کردووە. دەکرێت بابەتی زۆر باشتر هەبێت، نەک باشتر با بڵێم پێویستتر هەبێت لەم قۆناغی ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا، بەڵام بەداخەوە دەتوانم بڵێم کە کاری لەسەر نەکراوەوە کەمتر خوێندنەوە بۆ پرۆژە یاساکان دەکەن، کەمتر پرۆژە یاساکان دەخرێتە بەرنامەی کارەوە. هۆکارەکانی دیارە هۆکار گەلێکن، سیستی لیژنەکان بێ و یاخود حکوومەت نایەوێ کۆمەڵێک یاسا هەیە دەربچێت، چونکو بەداخەوە پەرلەمان نەیتوانیوە بە ئەرچی خۆی هەڵسێت وەکو دەستگایەکی چاودێری. زیاتر پەرلەمان دەتوانم بڵێم دەستەمەوەی حکوومەتە و بە ئەجندای حکوومەت بەڕێوە دەچێت. کەواتە ئەی ئەو 5 یاسایی دەرچوون چاودێریتان کردووە جێبەجێ کراون یاخودنا یاساکان زۆر جا دەرەچن بەڵام جێبەجێ ناکرێن. ئەم 5 یاسایی کە دەرچووە هیچیان جێبەجێ کراون؟ لەبەرەوەی لەو خولی ڕابردووە دەرچوو پێم وانە تا ئێستا هیچ کام لە یاساکان چوبنە بواری جێبەجێکردنەوە. ئێمە پێمان وانە تەنانەت هەندێکیان تا ئێستا لە وەقایعدا وڵاو نەکراونەتەوە، تەنانەت هەندێکیان لەسەر ماڵپەڕی لە فەرمی پەرلەمانی ژنین. نەخێر ئەم یاسایانە نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە تا ئێستا. کەواتە ئەمە ڕۆلی پەرلەمان ناخەتە ژێر پرسیارەوە. پەرلەمان دامەزراوەیەکی یاساییە، پەرلەمان دامەزراوەیەکە ئەرکی دەرکردنی یاساکانە، بەڵام بم جۆرە بێت ئەمە ینی ڕۆلی پەرلەمان ناخاتە ژێر پرسیارەوە یا ئەو ڕێگریانەی کە وای کردووە ئەو یاسانە دەرنەچن یا جێبەجێ نەکرێن بەڕای تۆ چی لە پشتەوە ینی؟ ئەم یاسایانە تازەن دەکرێت ئەوانە بیانویان هەبێت بۆ ئەوەی بڵێن تا ئێستا ڕێنمایی بۆ دەرنەچووە، چونکە هەر یاسایەک پێویستی بۆ ڕێنمایی بۆ دەربچێت بۆ جێبەجێکردن. بەڵام ئەوەی جەنابەت دەیڵێ ڕۆڵی پەرلەمان دەمێکە لە ژێر پرسیاردایە، نەک بەهۆی ئەم یاسایانەی لەم خۆلەدا دەرچووە. خۆ سەدان یاسا زیاد لە 400 یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچووە لە ماوەی تەمەنی خۆی لە ساڵی 92ەوە تاکو ئێستا. ئایا ئەو یاسایانەی تر چەندیا چوونەتە بواری جێبەجێکردنەوە؟ چەندین یاسا هەیە چۆن دەرچووە هەر ئاوا لەسەر ڕەفەکان دانراوە 1/6 نەچۆتە بواری جێبەجێکردن. چەندین یاسا هەیە چەندان مادەی لێ پێشێل کراوە، پێشێلکاریەکی زۆری یاسایی هەیە، پەرلەمان نەیتوانیوە لە دەسەڵاتی جێبەجێکردن بپرسێتەوە. کاتێک ئێمە ئەم کاری چاودێریە دەکەین قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە بڵێ پەرلەمان خۆی لەژێر پرسیاردایە، بۆیە پێویستە پەرلەمان بە ئەرچی خۆی هەڵبستێ، هیچی تر ئەم دەستگا گرنگە بێبایەغ نەکرێت. سپاس دەکەم. دانیار دوای کەمێکی دیکە پڕیار وایە ئەو راپۆرتەی کە ئامادەیان کردووەکو ئەنستیتوتی پێی لێرە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ناوڕۆکی راپۆرتەکەیان دەخەنە ڕوو. وەکو سەرەتا ئاماژەم پێکرد راپۆرتەکە راپۆرتێکی چاودێری پەرلەمانە لە ماوەی خولی بەهاری پەرلەمانی کوردستان کە ئێستا کۆتایی پێ هاتووە. دیارە ئەو راپۆرتێک ئامادەکراوە تەواوی ئەو بابەتانی کە پەیوەستە بە پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەو یاسانەی کە دەرچوون لێرەدا دەخرێتە ڕوو. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕامار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو. بەڵە بەڕێزان جوتیارێکی هەورامان کە خەڵکی گوندی خەرپانیە بۆتە خاوەنی بڕاندێکی تایبەتی خۆی. لەو بارەوە هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردین، فەرموون با پێکەوە بینەری و ڤیدیۆ.
ئەم توایی خەرپانیە بەرهەمی خۆمانە ئەمەش دیزانی هەر خۆمانە سایرۆم مناڵەکانی خۆمان دیزانیشتی بووەکە هەموو شتێکی برانتەکەی خۆمانە جام تۆ لە سەرەتای بەهارە تێگاتی کە تێگەی بە دوو سێ مەرحەلە جا کۆگێتەوە یەکەم بیاکەی بنەکەی پاکەکەیتەوە دوایەوە گسکێ دێن بە گسکێک بنەکەی گسکێ دێن پاشان بە سێ چوار بەرجا چنجێتەوە دوای وشکیەکەین وشمانەکەیکەین لە و کارتۆنەوانە و دوای دووبارە لە ماڵەوە پاکیەکەین و بەم شێوەی لێت کێسا وڵاتەکان سێ چوار زۆر تومانەیە توی تارانیمانەیە توی بێناوکمانەیە توی کۆمەرەیمانەیە پێڵن کۆمەرەی توی خاڵۆیمانەیە توی ئەسفەهانیمان پێنج زۆرمان هەیە وەڵا زیاتر ئەسفەهانیەکە و بێناوکەکە مەڕووترن لە نرخی شازیاوازیان هەیە تەقریبان 1-2000 فەرقە تۆشاوەکەیشی هەر دروستیەکەین ئەویژە لە ناو باخە دروستیەکەین ئەی کوڵێنین و تۆکان لە شوی نو پاشان ئەی کوڵێنین و دووبارەی پاڵەوین و ئاوەکەی خەزەکەین و بەو شێوەی لێت کە ئەیکەن بە دۆشا و بۆ دەرەوەژێنین بۆ هەموو شار ئێستا لە سلێمانی لە هەموو زۆربەی مارکێتەکانە هەمانە لە هەولێر هەمانە لە دووە گەینێنین بۆ دووە هەتا بۆ خەدەرەوەی ژێنێنی بۆ لەم ماوەیە بۆ ئەڵمانیا نردومان بۆ بەریتانیا وڵای تقریبا 2 ساڵە دەستمان پێکردو لە خوا بە زیابێت تا حەدێ باشە بەڵازان و خۆشەویستانەوەی بینیتان ڤیدیۆک بوو لەبارەی ئەوەی کە گەنجێک بۆتە خاوەنی براندێکی خۆی کە لەو ڕێگەیەوە تو لە باخەکەی خۆیدا کۆی دەکاتەوە لە ڕێگەی بازار و فیستیڤاڵەکانەوە دەیفرۆشێت هەر پێوەست بوو بابەتانە لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە بەرهەمی خۆماڵی و بەرهەمە کوردەواریەکان دەکەین زانین تا چەند هاوڵاتیان گرنگی بەم جۆرە بەرهەمانە دەدەن وەروها ئایا دەکرێت بەشێک لە گەنجان ئەگەرکاری بۆ بکەن بتوانن براندێک بۆ خۆیان دابین بکەن و لەگەڵ ئەمەشدا باز لە ژیانی دێهات و گوندەکان دەکەین کە خانمێکی دێهاتی ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانە ئەویش خانمە ڕێژنە دێهاتی خاوەنی براندی بەرهەمی خۆماڵی زۆر بەخێربەی خاتون ئێوە لە بینەرە ئازیزەکان کە ئێستا سەیرمان دەکەن زۆر سپاس ئەگەر پێشوی بینە سەر بەرهەمی خۆماڵی و کوردەواری پێم وابێ خۆ ئێستاژە لە گوندیت و لە دێهاتە ژیان دەگوزارێنیت ئەو تام و چێژی جارانی ماوە و ژیان لەوێت چۆن دەگوزارێت من سەرەتا هەر خەریکی خوێندن بووم زۆر گرنگم بەو نەدەدا ژیانی گوند و ئەو شتانە بەڵام لە دوای تاواکردنی خوێندن دوای ئەوەی کە شارم بینی گەڕامەوە بۆ ئەوێ ئینجازانیم چ چێژێکی هەیە چ ژیانێکی جوانە خۆشە سادەیە هەرچەند ئێستا گوندەکان زۆر ئەو سیمایی جارانیان نەماوە خەڵکی هەر بە دوای خۆشگوزەرانیەوە هەر دانیشە ئیسراحەت بێ ئاسانکاریەکان خۆی هەموو کەس مافی خۆیەتی بەڵام ئەوەی کە جاران لە گوندەکان هەبوو وردە وردە خەریکە کەم دەبێتەوە ئەو کاری کە منیش ئێستا دەیکەم پیشاندانی ژیانێکی سادەیە ئەوەی کە ئەو سروشتە جوانە ئەو ژیانە سادەیە پیشانی خەڵک بدرێتەوە جارێکی کە بگەڕێنەوە بۆ ئەو ژیانە خات و ڕژنە چی وای لە تۆ کرد دەست بەم کارە بکەی ئایا خۆشی و جوانی سروشتی دێهاتەکەتان بۆ وای لێ کردی کە بگەڕێیتەوە بۆ دێهات و دەست بەم کارە بکەیت یاخود هۆکارەکەی بۆ وەگەڕێنیتەوە کە پێشتریش پرسیارم لێ کردی پێش بەرنامەوتە زانیتی کۆمپیوتەرم تەواو کردو بەڵام لێسا دەزانین کە دامەزراندن نییە ئەمە هۆکارەکەی بوو یا خۆشی سروشتی دێهاتەکە وای لێ کردی بگەڕێیتەوە لادێکە و دەست بەم کارە بکەیت لە ڕاستیدا من کاتێککە خوێندنیشم کردووە هەتا خوێندنیشم تەواو کردەوە دایمە بیرم لەوە دەکردەوە باشە چ کارێک بکەم کە هەم خۆم سوودی لێ بینم و دڵیشم پێی خۆش بێ هەمیش سوودێک بە خەڵکی بگەێنم بۆیە ئەو ئیشەم هەڵبژار لەبەرەوەی نەمیستەن ها من و سروشتە جوانە ببینم لەناو بەراییدا دادەنیشتم ئەو هەموو میوەیە ئەو هەموو
ئەو سروشتە جوانە ئەو هەوا پاکە دەنگی چۆلەکەکان بۆچی بەستەنها من بیبینم کارێکم کرد ڕێگایەک بدۆزمەوە کە بیگەێنم بە خەڵک ئەم ڕۆژ دەزانین کە تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵکی زۆر بەخۆیەوە سەرقال کردووە و کەسانێکی زۆر سەیری دەکەن منیش بە دەرفەتم زانی ئاسانە مۆبایلێکە لە بەردەستی خۆماندایە بۆیە ئەم ڤیددیۆ وێنە لە ئینستاگرام زیاتر من هەر وێنە بڵاو دەکەمەوە و ژیانی خۆم ژیانی ئاسایی خۆم ڕێژنە نیوزم دروست کردووە وەکو هەواڵی گوند ڕۆژانە بڵاوەکانی گوند بڵاوەکەی زۆر باشم خات و ڕێژنە لە ئێستادا دەزانین کە بەڕێستان خاوەنی براندێکی بەرهەمە خۆماڵەکان ئەم بەرهەمە خۆماڵیانە ئایا مەرجە تەنها لە نێو گوندەکانە بەرهەم بێنرێت یاخود کەسێک دەتوانێت ئەگەر بەرهەمەکانی لەبەردەستا بێت و بتوانێت گۆڕانکاری بەسەردا بێنێ بۆ دۆشایی تووە یاخود هەنجیری وشکە کۆمەڵی بەرهەمی دیکەیە لە شارەکانیشدا دەتوانێت ئیشی لەسەر بکات ڕاستی ئەم پرسیارە بڵێن چۆنە ناڵێن لە بەس بۆ شارەکان یان بەس بۆ گوندەکان لەبەرەوەی ئێمە ئامانجی دروستکردنی ئەم براندەی من وە دەشزانم ئەوانەی کە بەرهەمی گوندەکان دێنە شارەکان دەیانەوێت خەڵکی شارەکانیش ئەم بەرهەمە سروشتیانە چام بکەن ئەوانیش سوودی لێ ببینن ئەوانیش تەندروست بژێن بۆیە من نایبەستمەوە بڵم بە گوند و شارەکان بەڵام ئامانجی پرۆژەکەی خۆم کە کیژی دێهاتیە کیژی دێهات ئەوەیە کە پردێک دروستکەم لە بینی گوند و شارەکاندا چونکە ئێمە گوندەکانمان وردە بەرە وێرانی دەڕۆن خەڵکی گوندەکان پێویستە ئەو بەرهەمانەی کە هێنە ساغ بکرێتەوە پێویستە بێتە هۆی سەرچاوی بژێوی ژیانیان ئێستا لە دەیەکەی مندا لەگەڵاڵە من لەم ڕۆژانەدا هەر سەرژمێرێکی ئاساییم کرد ئەگەر بڵێن لە 40 ماڵدا نزیکی 32 ماڵیان هیچ موچەیەکیان نییە ینی بژێوی ژیانیان لەسەر ئەم بەرهەمانەیە کاوا بێ ئێمە بۆ کارێک نەکەین کە ئەم بەرهەمانە ساغ بکرێت جا منەمەوێت شێوازی کارکردنەکەی تۆ بۆ ڕەشەیدا چۆنیە تۆ بەرهەمەکان کۆ دەکەیت و یاخود لەم براندەدا چەند کەسێکی دیکە لەگەڵ تۆیان کار دەکەن شێوازی کارکردنتان لە ڕاستیدا بەرهەمەکان زیاتر یای خۆمانە خۆی من هەر لە سەرەتا شەو تاوەکو هەر بە تەنیا کارم کردو چۆن یەکەم جار کە ئەم بیرۆکەم بووە هەر چەند دەمێک بوو دەمیز ئیشی لەسەرکەم بەڵام بەهۆی چیەوە بوو دۆشایەکی تو هەمان بوو من ماوەیەک دەم خوارد دوای ئەوە دام ناوتم ئەمە سوودەکانی دۆشاوی تووە کەسانێکی زۆر کوتیان تخوا چۆن دەستمانکەوێ چونکە بمانەوێ نەمانەوە کە شتێک چەند دەستێکی کرد و چۆن ناو بازاڕەکانەوە متمانی نەماوە بازاڕەکانی ئێمە بۆیە بیرۆکەکە لەوە سەری هەڵدا یەکەم جار خۆت ئەم بەرهەمانە دروستەکە یاخود کەسێک هاوکارتە بۆ نمونە لەوانەیە ئێستا دایکە ئەزمونێکی باشتری هەبێت یا خوشکێکە هەبێت کەس هاوکاری تەکە یاخود ئەمە تەنها ئیشی خۆتە و خۆت ئەم بەرهەمانە دروستەکەی لە ڕاستیدا کاتێک کە شتێک بوو بە براند و بەرهەمەکانیش زۆر بوون ناتوانانی بە تەنیا بکەی بە دڵنیاییەوە اینجا دایکمان باوکمان کەسانی چواردەورمان گوند نشینەکان ئەوان ئەزمونێکیان هەیە دەمێکە خەریکی ئەم کارانان بۆیە بە دڵنیاییەوە ئەوان یارمەتیم دەدەن و بەشێک لە بەرهەمەکان هی خۆمانە هەری خێزانەکەی خۆم بەشێکیشیان ئێستا تۆ لەو براندەدا لەوانەیە چەند کەسێکی و گوندەش بتوانن لە ڕێگەی تۆوە سوود و قازانجێکیان دەستکەوێت لە ڕێگەی تۆ بەرهەمەکانیان بگەیەنە شارەکانەوانیش وایە هاوکاریانەکەی خۆی ئامانجەکەشم ئەوەیە کە بەرهەمی گوندەکان کۆکەم و گوندنشینان زۆرترین سوودی لێ ببینن بۆیە زۆر کارداها وەکو کارگە نییە بڵێم بە نرخێکی زۆر کەم بەرهەمی دێنم خۆم بەرهەمی دێنم و اینجا دەیکەمە بازارەوە زۆر کات من حسابی ئەوەش دەکەم کە گوندنشینان زەرەر نەکەن لەمە یان پارەیەکی باشیان دەستکەوێت زۆر باشە تۆ ئەو بەرهەمانە چین کە لە بازارەکاندا دەیفرۆشتنەوە ینی لە چی و چی پێک دێن لە ڕاستیدا هەنجوونمان هەیە هەنجوینی لە سایە سەد سروشتی هەنجوونەکە خۆمان زیاتر بەرهەمی دێنین چونکە خۆتان دەزانن شتەکانتان دەتوانن بێن شانی وینی هەنگوینەکە هەنگەکان ببینن لێ کە سروشتی بێن بەدڵنیاییەوە من ڤیددیۆکانیش دەکەم دایمە لەبەر چاویانە دەتوانی هە بڕۆ یوتیوبەکەم ڕێژنە دێهاتی لێ دەیەکسەر هەر هەمووی ئەو باسوخە چۆن دەکرێت هەنجیر چۆن وشک دەکرێتەوە هەنگەکان چۆن دەبڕین هەموو شتەکان لەبەر چاوی بینەرەکان ینی بەرهەمەکانی چی و چین ئاماژەیەکان پێبێ بەرهەمەکانم ئەوە هەنگوینە پاکەجینیشم بۆ کردو بۆ ئەوەی زیاتر تەندروست بێ لە شوشەدایە ترشمان هەیە ترشی خۆمان ناوچەی ئێمە زیاتر بەتری و بەترش بەناوبانگە لەبەرەوەی ئێمە زەویمان نییە زیاتر شاخە ئەو بەرهەمانەمان هەیە کە پێویستی بە ئاو نییە بۆیە ئەوە ترشە خۆمان هاڕیومانە و کردومەتە ناو ئۆقتەوە ئەویان دۆشاوی ترەیە دۆشاوی ترێشمان هەیە دۆشاوی تووشمان هەیە باسوخمان هەیە هەر لەو ترەیە کە هەمانە
خۆمان دۆشاویشی لێ دروست دەکەین و باسوخ و سوجوق و ئەو شتانەشی لێ دروست دەکەین. بەگشتی بەرهەمەکان بنێشتی کوردیمان هەیە ئەو بنێشتی کوردیم نهێنا ئەم کیسانە چییە؟ ئەو کیسانە من نایبینم پشت. ئەمە هەنجیرە بۆ نمونە ئەمە هەنجیری وشکە. بۆ نمونە من زۆر کار دەکەم لەسەر ئەوەی کە شێوازی دروستکردنیان هەم پاک و خاوێن بێ هەم زۆر تەندروست بێ. ئێستا ئەو هەنجیرە وشکە بەس زەردمان کردووە و لەبەر سێبەریشدا هەڵمان خستۆ لە ژێر کارەکە. ئەمە ئەگەر بکرێتە ناو سارکەرەوە ماوەیەکی زۆر دەمێنێتەوە دەتوانین تا بەهارت داینێت دوای بەهارش تاشتی تازە پێدەگە. زۆر باشە ئەم بەرهەمانەت بە چ ڕێگەیەکەوە ئاشناکەی بە کڕیارەکانن بۆ نمونە ئێستا چۆن ئەگەر منێک بمەوێت بە چ ڕێگەەوە بتوانم کە ئاشنا بم بە بەرهەمەکانت ئایا وەکیلێ هەیە کە بۆتە نێرێتە ناو شار یاخود زۆربەی جار مشتریەکان خۆیان ێنە لادێکەتان و لە نزیکەوە خۆتە بین و بەرهەمەکانە لێوەرەگرن؟ ڕاستیەکەی دەیەکی ئەمە زۆر دوورە 64 کیلۆمتر دوورە لەگەڵ ئەوەشدا نزیکی 12 بۆ 13 کیلۆمتری هەر گڵە ڕێگەکەی و زۆر زۆریش ناخۆشە. بۆیە من و هۆکارێکی کەش هەیە ئەویش ئەوەیە کە لە لای ئێمە بەهۆی خەسفی فڕۆکەکان و ئەوە بڕاوکە زۆر زۆر نامم بۆ تەنێرن حەزمان لێ بین لە نزیکەوە شتەکان ببینین ئەم تکایە چونکە ئەو بەرپرسیارەتی گەورەیە بۆ من. بەڵام ڕێگەی ئاشناکردن و گەیاندنی بەرهەمەکانم ئەوەیە کە من لە گوندەکەی خۆمان شوێنێکی بچووکم دروست کردووە لەوێ بەرهەمەکانمی کۆ دەکەمەوە پاکێجینی دەکەم اینجا لە ڕێگەی ئینستاگرامەوە بڵاوی دەکەمەوە بە خەڵکی دەناسێنم ئینستاگرامێکیژی دێهات لەوێوە کە خەڵک داوای کردنا و نیشانی خۆیم بۆ دەنێرێ من دەیهێنمەوە بۆ سلێمانی اینجا لە سلێمانیەوە بە دیلیڤەری دابەشی دەکەم. بەڵام ناوێکی خۆش لە شوێنێکی خۆش هەموو کەسە حەزەکە بچێت لە لادێکە یاوەری جا لۆگۆ و شتەکانیش زۆر بە مڕەتەبی داناوە ئەمە شەر فکری خۆ بۆ ئەم لۆگۆ شتە بە دڵنیاوی ئینشەڵا زیاتریش گەشە دەکەین شتی جوانتری دەبینین. زۆر باشە خات و ڕژنە گەنجێکە لە نێو دەیەکە تازە تەخەڕوجی کردو و زانکۆی تاوا کردو ئایا دەتوانێت لە گوندەکەی خۆیەوە بیرۆکەی بۆ بێت دەتوانێت ئەم جۆرە ئیشانە بکات ینی دەسەوەستان نەبێت؟ لە ڕاستیدا ئێستا ڕێگاکان ئاسان بوونەوە بۆ نمونە من ئەگەر 10 ساڵ لەمەوە پێش یان زیاتر 15 ساڵ لەمەوە پێش بمیستایە کارێکی ئاو بکەم ناچار بووم کە دوکانێک دانێم ناچار بووم بێمە شارەوە یانیش ئەوەی کە خەڵک خۆی ڕێگاکەی بدۆزیایەوە چونکە من نامەی کاغەزیشمان دەنووسی پێشەوەی تەلەفۆن و مۆبایلی ئەو شتانە هەبێ. بەڵام ئێستا ڕێگاکان زۆر ئاسان بوون دەتوانی بە ماوەیەکی کەم چەند ئەزمونێکی جیاوازکەی بۆ نمونە من پێش ئەمە چەند فکرەیەکی کەم تاقی کردوتەوە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بێ بەشداریکردن لە ڕێکخرا و لە چالاکیەکانەوە بێ کە بۆ خۆم لێرە بووم لە زانکۆ بووم و لە کۆتایی داگەشتوم بەمانە ینی ناکرێ بڵێ یەکسەر کە من بیرۆکەیەکەم هەبوو ئەم بیرۆکەیە یەکسەر سەر بگرێ یەکسەر کاری لەسەر ڕۆژبینە دوای تر کۆتایی پێ دەڵێ بە کەڵک نایانیان سەر ناگرێت پرۆژەکانمانی موویە کۆڵ نەدەی لەو فکر و لە پرۆژەکانە. ڕێژنەخان بەشداری هیچ فیستیڤال و شتاکەی دەها ئەم فیستیڤاڵی پاییزان ئەکرێتەوە لە شار و شارۆچکەکان لە سلێمانی لە پێنجێن لە هەڵەبجە ینی بەشداری ئەم فیستیڤاڵانت قەت کردووە بۆ ناساندنی بەرهەمەکانی یا تۆ گەیشتوتە ئەو ئاستە پێویستە بەوە نیە؟ لە ڕاستیدا خۆی نزیکبوونەوە لە خەڵک من پێم خۆشە کە هەر کەسێک دێ خۆی لە نزیکەوە بەرهەمەکان ببینێت تاوەکو ئێستا ئەو توانایم نەبوو بڵێم بۆ من شوێنێکی تایبەت بەخۆم دەبێت زۆریش داوام لێ دەکەن بین بۆ سلێمانیان وەکوتم بۆ بەشداریکردنیش لەوانم ماوەکی زۆر کەمە دەستم پێ کردووە تاوەکو ئێستا دەرفەتی ئەوە نەبووە و دەشمەوێت کە نزیک بوومەوە لە خەڵک بەرهەمەکانم زۆر بێ ینی بەشی ئەوم هەبێ بەڵام هەتاوەکو ئێستا تا ئێستا حسام کردو نەگەشتمەوە ئاستا. باشە خواستی خەڵکی چۆنە لەسەر ئەم بەرهەمە کوردەواریانە لە ئێستادا؟ خواستی خەڵکی زۆرە ینی مەبەستمەیە کە خەڵک زۆر داوای ئەم بەرهەمانە ئەکات؟ لە ڕاستیدا بەهۆی کۆرۆناوە بەهۆی ئەوەی کە خەڵک ئەوەندە ئەو بەرهەمی کارگانی خواردووە ئەو هەموو بەرهەمە لە قوتونراوانە وردە وردە خەریکە دەگەڕێتەوە بۆ بەرهەمە خۆماڵیەکان بۆ بەرهەمە سروشتیەکان بەرهەمێکە متمانەی پێی هەبێ پێشوازێکی زۆر زۆر باشی لێکراوە ئەم پرۆژەیە من دەشبینین لەم ساڵانی دواییدا فیستیڤالێکی زۆر زۆر دەکرێتەوە بۆ بەرهەمە خۆماڵیەکان بۆ براندە خۆماڵیەکان بۆیە دەڵێم کە خەڵک باش گەڕاوەتەوە بۆ بەرهەمە خۆماڵیەکان. خات و ڕێژنە لە ئێستادا دەزانین کە کەمێک قەیرانی دارایی و بۆ بابەتانە هەیە تا چەند گرنگی و بە نرخەکانیەوە ینی نرخەکانی بەرهەمەکانتان چۆن چۆنیە؟ لە ڕاستیدا من یەکەم جار گرنگی بە کوالێتی بەرهەمەکەم دەدەم لە دوای ئەوە نرخ
نرخەکان هەوڵم داوە لەگەڵ بازار هاوسەنگ بێ چونکە بتەوێنێتەوە بازار حساب بۆ گیرفانی خەڵک دەکەم هەندێکیان لەبەر ئەوەی هەری دەستی خۆمانە تەنها هەندێک لە بەرهەمەکان لەبەرەوەی هەر بەدەستی خۆمان دەکرێت وام لێ کردووە کە لەوانەیە کەمتریش بێ لە نرخی بازار ینی بەو کوالێتیە بۆ شێوازە پێچانەوە بۆ پاک و خاوێنیە هەندێکیان نرخیان کەمترە لە بازار و کەوتۆتەوە سەرەوەی کە چۆنچۆنی بۆ منیش دەگونجێ زۆر باشە خات و ڕێژنە بووە لە دەرەوەی وڵات داوای ئەم بەرهەمان و لێ بکرێت چۆن دەمێکە ڕۆشتون بە چه شێوازێک ئەیانگەینیتە دەستیان لە ڕاستیدا تاوەکو ئێستا زیاتر خەڵک خۆی بۆ نمونە خزمێکی لێرەیە کە سوکاری لێرێ داوایان کردووە یان کەسێکیان لە دەرەوە هاتۆتەوە بە تایبەتی لە وڵاتە ئەوروپیەکان و زۆر بە تایبەتی لە بەریتانیاەوە داوای بەرهەمەکانم دەکرێت زۆربەی لە بەریتانیا هەڵ دەدەم لە ماوەیەکی کەم ئیشەڵا خۆشم ڕاستەوخۆ بتوانم بەرهەمەکان بنێرم بۆ ئەو وڵاتانە زۆر باشە خات و ڕۆژنە لە ئێستادا لە دێهاتەکەی لە دیەکەی ئێوەدا بەرهەمی بەرهەمە خۆماڵەکان ینی میوەکان ئەمە تا چەند باشە ئەم ساڵ بۆی کە وشکە ساڵی بوو چۆنیە لەم ساڵدا وەڵاهی ئەم ساڵ ینی هەموو دنیا هەستی بۆ کردەوە ئەو وشکە ساڵی کە هەبوو بەرهەمەکان زۆر کەم بوون زۆر فەرقی کرد بۆ نمونە پەر ترش ئەگەر بڕۆشتینە نزیکی 12 بۆ 7 ڕۆژ بە سماقێکەوە بووە ئێستا بە 5 ڕۆژ تەواو دەکرام ساڵ ینی فەرقەکەی ئەوەندە زۆر بوو جگەلەوەی کە بۆ نمونە هەنجوین پێوەستە بە ڕێژەی بارانبارین و ئەو گوڵانەی کە هەیە ڕێژەی هەنجوین زۆر کەمی کردو ئەمە ژوای لێ کردو سارەکەشی بەرز بێتەوە و بە قورسیش دەست دەکەوێت ڕێژنەخان تۆ بەردەوام ئەم بەرهەمانت دەست دەکەوێت یان ڕۆژی وا هەیە کە لەوانەیە کڕیارێک هەیە بێداوای بەرهەمێکی لێ بکات نەدبێت یا ئەوەیە بەردەوام هاتە بەردەستە لە ڕاستیدا خۆی چەندێتی زۆر گرنگ نییە بەلای منەوە چۆنیەتی ئیشەکان گرنگە چۆنەتی بەرهەمەکان بۆیە هەندێک کات بەرهەمەکانیش تەواو دەبن بەدەست من نییە لەبەرەوەی دەگەڕێن بە دوای ئەوەدا کە خۆمان ئەو بەرهەمەمان نەمێنێ بۆ منە لە دەیەکی خۆمان نەمێنێ لە دەیەکانی کە دەگەڕم دەستم کرد بەڵام دەمەوێت بەرهەمێکی وام دەستکەوێت کە نردم بۆ کەسێک گلەیم لێ نەکە زۆر باشە ئاماژەت بەوە کرد کە ئەم کارت ئەم پرۆژێت گەورەترەکەی بزانین ئەتەوێت چی لێ بکەی ئەتەوێت بەرهەمەکان زیاتر بکەی یان کار و چالاکی و پرۆژەی داهاتوو چییە بێت لە ڕاستیدا کە بەرهەمەکانیش دەبێت زیاد بکرێت ئەنج چالاکی لەگەڵی زیاد بکرێت چونکە ئێستا من هەر دەرکەم و دوایەوە بەرهەمەکانیش نەمێنێ ئەچی بکەم بۆیە هەوڵ دەدەم سەرچاوی بەرهەمەکانم زیاتر بەیانی ئەو سەرچاوانەی کە بەرهەمەکانی لێ دەست دەخەم زیاتر بێ و هەنگاوی گەورەترمان هەیە هەم لە گۆڕانکاریکردن لە پاکێجین بۆ نمونە دەمەوێت ئەو شتانی کە بەکاری بێنم هەمویان تەندروست بن و دۆستی ژینگە بن تا ئێستا تا ئێرە توانیمە بیهێنم بەڵام ئیشەڵا بۆ داهاتوو شتی باشترمان دەبێت لە جیاتی عەلاگە تورەکەی خام دەمانەوێت بەکاربێنین دەمەوێت زیاتر بێمە ناو خەڵکەوە زیاتر بەرهەمەکانم بناسیێنم ئەوش هەمووی ڕێگای خۆی هەیە زۆر باشە خات و ڕۆژنە لە ئێستادا لە نێو دێهاتەکەی ئێوەدا هاوڵاتیان تا چەند کە تۆ جەنابتت دەبینن تا چەند هەوڵی ئەوە دەدەن کە بەرهەمەکانیان زیاد بکەن و لە ڕێگەی بەڕێستەوە بیفرۆشن و ئەوە وەکو ئەو براندی بەڕێزە هاندانێک بێ بۆیان لە ڕاستیدا بەدڵنیایەوە ئەم براندەی من سوودێکی باشی هەیە بۆ گونشینان و هەتاوەکو ئێستاش ینی دەتوانم بڵێم گەر ڕاستێکی بڵێ نەگەشتێتەوە ئاستێک کە بتوانم بەرهەمێکی زۆر ساختکەمەوە بەڵام ئامانجمەوەی کە بیکەم بە براندێکی زۆر گەورە نەک بۆ کوردستان بێت لە دنیادا بڵاو بێتەوە بۆ ئەوەی دراوسێکم ئەگەر دۆشاوەکەی خۆمانم فرۆش بتوانم دۆشاوەکەی ئانیش بکڕمەوە زۆر باش خات و ڕۆژنە ئێمە لە بەرنامەکانی ڕابردووماندا زۆر باسی خراپ بەکارهێنانی سۆشیال میدیامان کردووە دەکرێت گەنجێک لە ڕێگەی سۆشیال میدیاوە بە شێوازێکی جوان بتوانێت پارە و داهاتێک بۆ خۆی دابین بکات بگونجێت بەدڵنیایەوە من ئەو ڕێگایم گرتەتە بەر و زۆریش پێم پیرۆزە و پێشوازی خەڵکیش ئێستا ئەگەر سیرکەن لە کۆمەلگای خۆماندا دەڵێن تاو خەڵک شتی جوان نابینێ ئەو قسەیە زۆر باوە خۆشتان دەبێ بیسپێتتان کە دەڵێن شتی جوان نابینێت تۆ ڕێگایەکی ڕاست بگرە بەر خەڵک حەزی لێ نییە پێشوازی لێ ناکە بەڵام ئێستا ئەوەی کە من دەیکەم کە بڵاوکردنەوەی ئەو ژیانەیە خەڵک حەزی لێ بەردەوام ڕۆژانە نامم بۆ دێ تکایە بەردەوام بە ئێمە زۆر چاودێری ئیشەکانت ستۆریەکانت پۆستەکانت لەگەڵ بەرهەمە خۆیەکان کە نمایشیانەکەی گوندەکەش و جوانی گوند لەگەڵ یا پیشانی خەڵک دەدێ ئەمە ژەر گرنگی خۆی هەیە بەدڵنیاییەوە هەوڵ دەدەم
ڕێک ڕاستەقینەی گوندەکان پیشاندەم ینی زۆر کات هینی ناکەم گۆڕانکاری تێدا ناکەم قسەیەکە وەکو خۆی بڵاوی دەکەمەوە یان کاتێک کە شتێک دەنووسم لە ڕێژنە نیوز ڕێک ئەو ڕۆژە بە وردەکارەکانیەوە بڵاو دەکەمەوە ئاوامان کردچوون بۆ ئەوێ بەرهەمەکانمان ئاوالێک ینی شتەکان لەبەر ئەوەی ڕاستەقینان خەڵکیش زۆر پێشوازی لێ دەکەن زۆر باشە خاتو ڕژنە پێشتر ئاماژەت بەوە کرد کە ئەتەوێت بەرهەمی دیکە زیاد بکەی ئەو بەرهەمانەی دیکە چییە کە ئەتەوێت لە بڕاندەکەدا زیادیان بکەیت چکە پێم وایە ئێستا ئاماژەت بە چەند بەرهەمێک کرد کە ئەمانەت بەردەستن بەرهەمی دیکە چییە کە ئەتەوێت بێنیتە ناو پرۆژەکەتەوە ئەوانیش پێشکەشکەی ماشەڵڵا خاکی کوردستان بە پیتە و بەرهەمەکانیشمان زۆر جۆرە و جۆرن ئەم ڕێگایی من وانە بەرهەمەکان بڵێن بە فرێشی بکەوێتە دەستی خەڵک فرۆشتنی سەوزەڵمی و ئەوشتانە نییە گۆڕانکاریەک بەسەر بەرهەمەکان دادێ ئێستا ئەوانەی کە لەبەر دەستن تاپەن بە پێی وەرزەکانی ژۆ بەرەمانە جیاوازیانە بەڵێ بە پێی وەرزەکان دەگۆڕێ بۆ نمونە هەنجیرە وشکەکانم لەوانەیە بەشی مانگێکی کە بکەن هەر ئەوەندەمان هەیە لە دوای ئەوە نامێنن چی بکەین بەڵام شتی زۆرمان هەیە ئێمە دەتوانین ئیش لە بۆ نمونە بەهارات داکەین دەتوانین ئیش لە هەندێک بابەت هەیە کە دەرمانی کوردەواریە ئێستا من یەکێک لەو شتانەی کە دەیکەم هەر لە نەنگمەوە بۆم ماوەتەوە ئەویشە لە ننکیەوە ئاوە پشت بە پشت بۆمان ماوەتەوە دروستکردنی دەرمانە کوردەواریەکانە ئەو دەرمانانی کە بۆ چارەسەر بەکاردێن بۆ منە دەرمانی فتریاتی ناودەم نزیکی 12 پێکاتەیە تێکەڵی دەکەین اینجا ئەو دەرمانی لێبەرهەمدە کە لە دەرمانخانەکە بە قورسی دەست دەکەوێت چەندین ئێستا من کارم زۆر ماوە لەبەرەوەی براندەکەم تەنها براندێک نییە کە بەرهەمەکان بفرۆشە بەڵکو یەکەم شت بەرهەمە سروشتیەکان دەفرۆشێت دوای ئەوەش زانیاری دەدا لەسەر شێوازی بەکارهێنانی ئەم بەرهەمانە سوود و چارەسەریە پزیشکیەکانیان چۆن سوودی لێ بینم بۆ تەندروستی چۆن گۆڕانکاری بەسەردابێ بۆ ئەوی سوودی زیاتری هەبێ لە ئێستادا دەستێک کردو بە چاکردنی و دەرمانانەی لە ئێستادا و دەرمانانە دەست دەکەون بەڵێ ئێستا دەرمانی فتریاتی ناودەممان هەیە بۆ نمونە ئێمە گیامان هەیە کە بۆ چارەسەری ئەو کەسانی کە مار پێیانەوە دەدا دوو پشک پێیانەوە دەدا ئەمەش بۆ لادەکان زۆر باشە بە حکمی کە دوورە دەستن لە نەخۆشخانەکانەوە بڕۆکە ئێستا ساڵان خۆ ئێستا ڕاستە دەڵێن تاقیگەکان هەیە بۆ دەرمانەکان بەرهەمدێن و کیمیایی و ئەوانە بەڵامیانی نازانم باپیرانمان چۆن ئەو شتانیان تاقی کردوەوە چۆن دۆزیویانێتەوە زۆر تایبەتە بۆن من گیاماریان بەکارهێنەوە بنەڕێواز ئەو ڕێواسێکی خۆمان لە بازارەکاندا هەیە هێناویانە کوڵاندویانەوەکو دیتۆڵ بەکاریان هێناوە بۆ پاکردنەوەی برین ینی زۆر لە دیتۆڵ باشترە بۆ پاکردنەوەی برینەکە زۆر باش خات ڕژنە یەکێکی دیکە لەو بەرهەمانەی کە دەکرێت لە ناوخۆی خۆمانە بەرهەم بێنێت و زۆر ئاسانی شەو ئێستا هاوردە دەکرێت کە نرخێکی زۆرگرانە ئەویش میوەی وشکراوە ئەو بۆ ئەنی کەم دەبینین کە زۆرێک لە کارگەکان یاخود لێرە براندەکانی دیکە گرنگی بەم بەرهەمە بدەن کە پێم وا بێت زۆریش داواکاری لەسەرەوە نرخیشی زۆر گرانە لەبەری کە لە دەرەوە دێتە هەرێمی کوردستانەوە ڕاستە میوە و شکراوەکان لەبەر ئەوەی هەڵگرتنیان ئاسانترە بۆ نمونە لەوانەیە مادەیەکی شل بێ پێویستی بە مەوادی حافیزە و پارێزەر هەبێ بەڵام شکراوەکان پێویستیان بۆ شتانە نیە بۆیە خەڵک حەزی لەیەتی زۆر بەکاری دێنێ بەڵام بۆ وڵاتی ئێمە لە ڕاستیدا خەریکین لەگەڵ چەند هاوڕێک باسی ئەوە بکەین چی بکەین کە بەرهەمە و شکراوەکان زیاتر بکەین ئەوەی کە دێتە ناو بازارەکانی ئێمەوە ڕێگەی بۆ کراوەتەوە زۆر بە هەرزانی دێ کەسێک کە لە بازاردایە دەیەوێت قازانجی خۆی زیاتر بێ گرنگ نییە بەلایەوە ئەم بەرهەمە لە دەرەوە دێ چۆنچۆنی بەرهەم دێ و سنوورەکانمان هیچ ڕێگریەکی لەسەر نییە بەڵام ئیشەڵڵا هەوڵ دەدەین گەنجەکانمان زۆر شالاکن ینی هەر من لەوانەیە نمونەیەکی زۆر بچووک بم بەڵام بەردەوام ڕۆژانە فکرەی جیاواز هەیە کرانەوەی زۆر هەیە بەڕووی دنیادا ئیشەڵڵا لە چەند ساڵی داهاتوشدا ئەو شتانەش چارەسەر دەبێت ئینشەڵڵا لە ئێستادا میوەی وشکرا و تەنها هەنجیر هەیە یان میوەی دیکە دەتوانی وشک بکەی ئێستا جۆرە ینی بە شێوازێکی دیکە لە ڕێگەی فڕنەوە ئەبینی کە پرتەقاڵ سێ و قۆخ قەیسی ئەمانەش وشکەکرێنەوە ئێستا بۆ نمونە هەر لە گوندەکانمان هەڵوژە یان هەندێک شتێکە هەیە هەر بەردەوام وشک دەکرێتەوە جگە لە هەنجیر بەڵام ئەو میوانە تۆزێک وشکردنەوەیان قورسا و لە وڵاتی ئێمەش بۆ نمونە کیوی نییە بڵێنی خۆمانە هی ناوخۆی خۆمانە یان پرتەقاڵی ناوخۆی خۆمان نییە ئەو شتانە بەڵام لای تۆ بەس هەنجیر دەسەکەوێت لای من هەنجیر هەیە باسۆخ هەر وشکە ڕاستە
بەینێک دروست کراوە بەڵام ئەوانەش هەر شتی وشکە لە ئێستادا وەرزی دۆشایی تۆ پێم وابێت زیاتر ئێستا لە نێو بازارەکاندا هەیە و دواتریش ماوەیەکی کە ڕوو بە هەناریش دێتە نێو بازارەکان ئەگەر کەمێک باز لە دۆشایی تومان بۆ بکەی چۆن دروستەکرێت چۆنی ئەوەی کە ئەگەر کەسێک توی هەبوو خۆی بتوانێت کەمێک بکات وڵا زۆر داوام لێ دەکەم ڤیدیۆی لەسەر دروستکەم ڤیدۆم ئێستا بۆ نمونە دۆشاوی ترێکە باسی دۆشاوی ترێکەشمان بۆ بکە ئەمە من نەبینیوە لە لای ئێمە زیاتر دۆشاوی بۆچی چۆن بەکارێت دۆشایی تر میش نەبینیوە خەڵک ئێستا من دەمەوێت شێوازی دروستکردنیە هەر لەگەڵ خواردنەکان ئەوانش بڵاوکەمەوە بە تایبەتی دۆشاوی ترێ وڵاهی نازانم پێشتر لە دەیەکی ئێمەدا چۆن فرۆشراوە خەڵک بۆچی ئێستا باسی خۆتمان بۆ بزانین تۆ خۆ بە چ شێوازی دروستیەکەی ئەنی زۆر زۆری لێ ماشەڵڵا لە لای ئێمە ترێ زۆر زۆرە و ڕێگاکەشمان زۆر ناخۆشە هەموو ترێکە ناگاتەوە شار بڵێن بیفرۆشین بۆ یادێکیم بمێوش یانیش دەکرێت بە دۆشاو بەڵام تێبینی ئەوم کردووە زۆر ئەو کەسانی کە پرسیارم لێ دەکەن نازان دۆشاوی ترێ چۆن بەکار بهێنن لەگەڵ خواردنەکانیان دۆشاوی ترێ سوودی تەندروستی زۆر زۆر باشی هەیە و دەتوانین بکەین بە هەڵوا دەتوانین لەگەڵ کەلانە من هەر کەسێک دەبینی مێکسە کەپسی دۆشاوی ترێ بە کورتی و بە پوختی کەلانە بۆ لەگەڵ کەلانەی ئاخرێ لەگەڵ کەلانەیە زۆر زۆر خۆشە تاقیکەنەوە بەڵێ ئەمە چۆن دروستەکرێت یاسی ڕێمێنەیە نایڕی ئینشاڵڵا دوایی تامیگەن چۆن جۆنیە دروستکردنەکەی لە چەند ڕۆژی داهاتوو ڤڵۆگەکەم ئینشاڵڵا بڵاو شێوازی دروستکردنەکەی بەڵام یەکێک لە سەیر و سەمەرەکان لە دروستکردنی دۆشاوی ترێدا ئەوەیە کە گڵی تێدەکرێت ئەکرێتە ناو دۆشاوە کاتی گوشینی ترێکە دێکەنە ناو جوێنیەکەوە کە ترێکە دەگوشن گڵی تێدەکەن گڵی سپی هەیە کە ئەم گڵەش تایبەتە لای خۆتان هەیە لە گڵینجانەکان هەیە منش پرسیاری ئەوم دەکرد لە بابم باشە بۆچی گڵی تێدەکەن لەبەر ئەوەی ئەم گڵا ئەو تفتا و ئەو خەڵتەیی کە لە ناو ئاها لە ترێکەوە دێ هەر هەمووی کۆ دەکاتەوە یەکەم جار کە ترەکە دەگوشن لە دوای ئەوە دەیکەنە سەر ئاگر دەیکوڵێنن قوڵپێکدا کە گەرم بوو دای دەگرن بۆ نمونە ئێمە ئێوارە بوو کە گوشیمان لە دوای ئەوە کردیانە ناو تەنکیەک یان سەتڵەیەک شتێکی ئاوەوە سار بێتەوە لە ئێوارە و هەتاوکو بەیانی ڕۆژی دوای ئەم وەکو ڕوبەهەنار نییە کوڵاندنی کەمتر ئەوێت ڕوبەهەنار کوڵاندنی زۆر زۆرەوێت تا ئەو دقی خست دەبێتەوە بێ بەردەوام ئاگرێت لە ژێرا بێت بەس ئازێتی زۆریشی هەیە لەبەرەوەی تۆ دەبێت داینێ ینی ڕۆژی پێشووی ئەمە دامان ناوە هەتاوەکو بۆ ڕۆژی دوایی تاسوورم کردووە ئەوەندە خەڵتە لە بنەکەیدا ینی ئەم گڵا گڵێکی پاک لە گڵینجانەکان لە شاخەکانەوە ئێمە دەیهێنین ئەم گڵا هەرچی خەڵتە و هەرچی تفتیەکەی هەیە بەڵێ دەینیشێنێ لە بنەکەیدا و ئەو ئاوەڕوونە وەکو شەربەتێکی لێدێ ئەو جارێکی کە دەکڵێنینەوە ئێستا ئێمە پێم وە بێ 6:30 بەیانی بوو تا دەی تا کاتژمێردا ئەنجا پێگەشت بە تەواو ئەمیش کوڵانی دەوێت یەکێک لە باشەکانی دۆشاوی ترێ ئەوەیە کە تێک ناچێ ینی ترش نابێ لە دەرێ داینێ ئەم گڵە لە هەموو گوندەکانە دەستەکەی مەبەستم لە گوندەکان یاریمی کوردستان هەورامان شار باژێر هەمووی دەست دەکەی خدەمان ئەم گوندەیە تەنان تایبەت و لایەوەیە نانە ئێستا لە قەیوانیش لێت ئەگەر کەسێک بێ نزیک لەم ناوە گڵێکی سپیە بەس من هەر پرسیاری ئەوم هەبوو باشە چۆن ئەم بیرۆکەیان بۆ هاتووە ئەسڵان ئەم گڵە بەکار بێنن بۆی دۆشاوەکە دوایی نەترشێ چونکە لە ساڵانی زوودا سارکەرەوە نەبووە هەر بڵێنچی ژوورێکی تایبەتیان دروست کردووە یاکوونە پێستا بووە کە پەنیر و شتیوان تێدا هەڵگرتوون کارێزەکان هەبوون بەڵام دۆشاوی ترێت تێک ناچێت دۆشاوی ترێت لەگەڵ ڕۆنی خۆمانیان ناخورێ ئەوەی کە دۆشاوی تو بەکارهێنرێت لەگەڵ ڕۆنی خۆمانەیە کە تاموچێژێکی تایبەتی هەیە دۆشاوی ترێ هەبووە چەند ساڵ ئێستا ڕۆنی خۆمانەشیەکەن دۆشاوی تو تازە دروست بووە لە لای ئێمە هەر لەگەڵ ڕۆن و بەڵە دایمە لەسەر سفرەیە بەزەڵات تۆشتۆ ناخوریان هێر شیرینە لەوانەیەکی حەزی لێ بە شیرین بێ باشە بۆ ئەڵێ دۆشاوی تو ینی کەلانە بڵم دۆشاوی ترێ بگۆرە ئەنی کەلانە و کەلانە لە پیاز دروستەکرێت لەگەڵ شتێکی شیرینە تۆ باز لەوەژەکە شیرین بێت پێم سەیرە کە ئەمە شتێ لە ناوچەی ئێمە دۆشاوی ترێ ینی ئەوەی کە کەلانە ئێمە هەر لە پیازیش دروستی ناکەین بۆ نە کوڕادە هەیە لە پێچووکە هەیە پێچووکە بۆنی زۆر زۆرە بەس بۆ کۆرۆنا زۆر ئیسفادەی هەبوو خەڵک لێ نزیک ناکەوێتەوە ئەوی تربێتی چی کەلانە بەدەل لە پیاز و باکوڕادە چی کوڕادەش گیایەکە لە بەهاراندا هەیە لە شاخەکانە
ئەویشم پێم وە بێ بڵاو کردوتەوە بەڵامەها زۆر تەرکیزم نەخستوەتە سەر ئینشەڵڵا هەوڵ دەدەم شێوازی ڤڵۆگەکانم ئەو ڤیدیوانی کە بڵاوی دەکەمەوە تەنها ئەوە نەبێت کە کورد لی تێبکە بۆ کورد بێ بیکەم بە شتێکی جیهانی کە ئێمەش خواردنی زۆر تایبەتمان هەیە. ئەمە مۆنتاژکردن و چاکردنی ئەم ڤیدیۆشتان نەرخۆتی؟ نەوەڵا خۆم نیم چونکە لەلای ئێمە ئینتەرنێتیش زۆر خراپە تا ئێستا ئینتەرنێتی سریجیمان هەیە اینجا تۆ بڵێ ڤیددیوەیەکی نیوکاتژمێری ئەپلۆدکەی بۆ یوتوب زۆرە هەم مۆنتاژەکەشی کاتی زۆر دەوێ من هەم خۆم تەسویرکەم هەمیش ئەوەندە گوێم لە خۆم بێتەوە هەرزەیری خۆمگە بخۆش نییە ئەنج کارەکانی کەشم بەڕاستی زۆرن ئێمە ڕۆژانە بەردەوام هەر بە خێزانی ڕاستە بۆ نونە لەوانەیە بابم زیاتر خەریکی هەنگەکان بێ بەڵام خێزانەکە یەکێک لە جوانیەکانی گوند ئەوەیە هەر هەمووی بەیەکەوە کار دەکەن. زۆر باشە. پەیامت چییە بۆ گەنجان پەیامت چییە بۆ من زۆر تەرکیزەکەم و لەسەرەوەی کە نامەوێت گەنج دەسەوەستان بێ بەڕاستی کە زۆرێک دەبینم گەنجان بەردەوام لە سۆشیال میدیا هاواری لێ ئەبێتەوە کە کار نییە و چی بکەین و بەڵام دەتوانێت بیرۆکە هەبێ من پێم وایە دەتوانێت کار بکە ڕاستە حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی دۆخێکی زۆر خراپیان بۆ گەنجان ڕەخساندوکە هەلی کار زۆر کام دەڕەخسێت بەڵام تا چەند گرنگە کە گەنجان خۆیان بە خودی خۆیان هەوڵی و بن کە بتوان کارێک یاخود بیرۆکەیەکیان نەبێت و ببنە خاوەنی براند و کاری خۆیان. لە ڕاستیدا ئێستا سەرنجمداوە زۆر کار لەسەر گەنج دەکرێت بەڵام ئێمە پێویستە لە بناغەوە دەست پێ بکەین کار لەسەر منداڵکەین لەسەر پەروەردەی منداڵ ئێستا گەنجێک منداڵێک لە دەیەکی مندا تەمەنی 5-6 ساڵە لەگەڵ بابی دەڕا بۆ شوانی ینی من ناڵێم منداڵ هەر لە بچووکیەوە دەخوێنێت بەدڵنیایەوە ناڵێم هەر لە تەمەنێکی زۆر کەمەوە کار بکایان شتێکی ئاوا بەڵام پێویستە ئەوەندە نەڵێن هەر گەنج لە تەمەنی کەمترەوە مرۆڤ دەتوانێت پەروەردەیەکی باشتری هەبێ دەتوانێت ڕابێ لەسەر کارەکان بیرۆکی جیاوازتری هەبێ بۆیە و پەیامی منیش بۆ گەنجان ئەوەیە کە کاری نەترسن لە تاقیکردنەوەی کاری جیاواز ینی لە کارێکدا لەوانەیە سەرکەوتو نەبی یان لەوانەیە ئەو بەهرە و توانای تۆ نەبێ بەڵام یارمەتی دەرە تاوەکو بتوانانی بەهرە و توانای خۆت بدۆزیەوە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە بزانی ئەمە ڕێگەی تۆنیا ڕێگایەکی کە بدۆزەوە. بەڵێ زۆر سپاس بۆ خاتوو ڕژنەدیاتی خاوەنی بڕاندی بەرهەمە خۆماڵەکان دووبارەت زۆر بە خێراتنە دەکەین زۆر بە خێر بێی ماندومان کردی سپاس بۆ ئەو کاتی خۆت کە بێمەد بەخشی هیوادارم بینەران سوودێکیان لێ بینێ. بەڵازان و خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە لەبارەی سڵحی ئاشتەوایی لە نێوان دوو بنەماڵەدا لە پێنجێن بەڕێوە چووە هاوکارانمان ڤیدیۆکیان لەو بارەوە بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. فضلا من الله ونعمة هەمومان پێکەوە هاتوین بە هەنگاونان و بە سەرفکردنی کاتەکانمان بەشدار بین لە هەنگاوێکە لە مەجلیسێکە کە جێی پەسەندی و قبوڵبوونی پەروەردگارە ئەم مەجلیس و کۆڕەی ئێمە تیا دانیشتوین دوای ڕوودا و کارە ساتێکی دڵتەزێن دوای کۆچکردن و وەفاتی برایەکی ئەزیزمان کەسێکی هاوڵاتی و خۆشەویستی ناوچەکەمان کاکە تۆفیق ڕەحمەتی خوای لێبێت خوای گەورە بە لوتف و مەرحەمەتی خۆی مامەڵەی بکە کە لە ڕووداوی سەیارەیە لە حەوتی مانگی نوێیە بەداخەوە بەرکەوتنێک ڕوویدا لە نێوان ماتۆڕەکەی کاک تۆفیق و بارهەڵگری کاکە جەمالی کێلەکەوەیی ئەنجامەکەی وەفاتی کاکە تۆفیق بوو. ئێستەیش ئێمە کۆبووینەتەوە بۆ ئەوەی هەمومان لە دوور و نزیکەوە هاتوین تا گوێبیستی نەتیجە و ئیعلانی کۆتایی بنەماڵەی کۆچ کردوو بین تا بەگوێی خۆمان گوێمان لێبێت بە چاوی خۆمان ببینین کە کەسوکاری کۆچ کردوو دوای تەواوبوونی پرسە و مەجلیسی ماتەمینیان دوای پرس و ڕای بنەماڵەکەیان گەیشتوونەتە بڕیارێک کە ئینشاءڵڵا لە ئەنجامی مەجلیسەکەیە و لە بەڕگەکانە گوێبیستی ئەبین.
مصیبەتەکەی ئێمە مصیبەتێکی ناڕەحەت بوو ئازاری داین بەڵام هاوخەمی و بەدەمەوەبوونی جەنابتان هەر لە ساتی ڕوودانەکەدا لەسەر قەبراندا لە گۆڕستان لە پرسەکەیدا و لە ئێستادا مصیبەتەکەی لەسەر ئاسان کردین. بنەماڵی کۆچ کرد و کاکە تۆفیق بنەماڵی کارەسات باری مامە ڕەشا کە و کارەساتیان لە دەست قەوماوە. ئێمە دڵنیاین چ بنەماڵی کاکە تۆفیق چ بنەماڵی مامە ڕەشەی کێلەکەوە هیچیان حەزیان بەم کارە نەکردووە. هیچ کەسیش حەز ناکا کارەساتێکی وا ڕووکاتە دەرگاکەی. بەڵام لە یەکەم ساتی ڕوودانی ئەو کارەساتەوە سوپاس بۆ خزمانی هەردوو لەو خەڵکی پێنجوێن بە تایبەتی کە گەورە و بچووک بەدەم ماڵی مامە تۆفیقەوە بوون چ لەسەر قەبران چ لە کاتی تازیەکە لە دوای ئارامی و سەبووری خوای گەورە ئەو خەڵکە بوونە هۆکارێک بۆ دڵنەوایی بنەماڵی کاکە تۆفیق بە تایبەتی. لە ڕاستیە لێخۆشبوون وەکو مامۆستا فەرمووی دڵێکی گەورەیە بێت بەڵام ئەگەر لێخۆشبوون نەبێ بەڕاستی ئەم ژیانە بەردەوام نابێت. ئەوە کەسە گەورەکانن دەرگای فیتنە داخەن بۆ ئەوەی هیچ کەسێکی کە تووشی ناڕەحەتی و دڵە ڕاوکێ نەبێت لەو کارە ساتانی کە ڕوێن. من نامەوێت کاتی زیاترتان گرم. دوعای خێرمان هەیە بۆ کاکە تۆفیق خوای گەورە لێی خۆش بێ بۆ سوپاسی بنەماڵی کاکە تۆفیق و حاجی ئەحمەدی کانی شابانەکەین کە ئێمە و ئەم خەڵکە بەڕێزیان لەم مەجلیسا تووشی ئەم خێرە گەورەیە کرد کە خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم ئەم مەجلیسی سوڵحیان پێخۆشە. سوپاسی بنەماڵی مامە ڕەشەیشەکەین کە گەورە و بچووشیان بەدەممانەوە بوون لە یەکەم ڕۆژەوە حتا ئێستا خوای گەورە کارەساتی وا ڕوونەکاتەوە دەرگای کەس و ئەگەر ڕووشی کرد لە دەرگای مەردی وەکو ماڵی مامە تۆفیق دەرگا بکرێتەوە لە دەرگای ئەوانە باری لارمان کەوێ چونکە پیاوانێکی بەڕێزیان هەو بەڕاستی باری لاریان ڕاستەوە کردین. جارجار قەدەرێکی خوا ئاوا دروست ئەبێ لە بینمانە کە ئەبێتە هۆکاری ئەوەی بنەماڵەیەک ببنە هۆکاری گیان لە دەستدانی ڕۆڵەیەک و خۆشەویستێکی بنەماڵەیەکی تر خوای تەعالا لێی خۆش بێ و کاک تۆفیق. بەڵام ئەمە ئەبێت چارەسەر بکرێت. چارەسەرەکەشی ئەوەیە الحەمدولیلا میلەتی کورد زۆر ئازا و زۆر پاڵەوانانە لەم بوارەدا و بە تایبەتی خزمانی پێنجوێن قەزای پێنجوێن دەوروبەری قەزای پێنجوێن بەڕاستی کاری زۆر گەورە و لێبوردنی گەورە و مەجلیسی گەورە و سەدان مەجلیسی ئاوامان لێ بینیون و شاهیدیتان بۆ دەین کە گەرما و گەرمی کارەساتەکە بوو فەرمی مامۆستا بەو خزمانەی شێلەکەوە بڵێ بە ئیزنی خوا چی پێخۆشە و قەرارە ئەدەین. بەڵام پێویستمان بە مشاوەرەیەکە وتم ئەی کوڕەکانی کاک تۆفیق فەرمی کوڕەکانی کاک تۆفیق سوژدەی شکری ئەوێت هەچ قەرارێ مامەکان و کەس و کار بیدا ئەوان لە قسەیان دەرناچن. یەکێکی تر لەو مەوقیفە جوانانەی کە هەر لە سەرەتا و ئەسنای موسیبەتەکە حاجی نامیق فەرمووی ئێمە بە ئیزنی خوای پەروەردگار تەنها لەبەر خاتری خوا پێویستمان بەوە نییە هیچ کەسێ بێتە ماڵمان و تکامان لێکە لە ناخی خۆمانە جگە لە ڕەزامەندی خوا هیچ مەبەستێکی ترمان نییە پێویستمان بەوە نییە کەس تکامان لێکە ئێمە لە ناخی خۆمانە خۆمان و خوا قەرارێک دەدەین کە خوا پێی خۆش بێت. جا خۆشەویستانمان لە سۆنگەی ئەم ئاەت و حەدیسە پیرۆزانەوە کە هەڵمان ئەنێن لەسەر عەفو و لێخۆشبوون بە ناوی تایەفەی فەقێ نادرەوە و بنەماڵەی حاجی ئەحمەدی کانی شابانەوە و بە ناوی جەنابی کاک نامیق و کاک سدیقەوە کە برای کاک تۆفیقی خوا لێخۆشبوون و بە ناوی کوڕە بەڕێزەکانی کاک تۆفیقەوە جەنابی کاک ئاکۆ و کاک ئاکام و کاکێ من ئێمە بڕیارماندا لەبەر خاتی ذاتی خوای پەروەردگار خۆش ببین یاخوا گردنی ئازابێ لە دنیا و قیامەتە. کاکە تۆفیق هاوڕێی مناڵیم بووە لە زۆر وێستگەی ژیانە لە نزیکەوە ئاگامان لە یەک بۆ یەکترمان ناسیوە. مرۆڤێکی سادە، مرۆڤێکی لێو بەخەندە، مرۆڤێکی دڵسۆز و بە هەڵوێست، مرۆڤێک زۆر لە تافی لاوی دانیشتیمان پەروەر لەو ڕۆژە سەختانەی کە دوژمنان وڵاتەکەمانیان داگیر کردبوو.
بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان لە کۆنتترۆلەوە لە پشتی کامێرۆ بەنامی پامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازید بووبێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەستێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.